دوو جار بیر بکەرەوە لەگەڵ یادگار. کە هەرێمێک نەتوانێت بە ڕێکوپێکی موچە و ئاو و کارەبا و خزمەتگوزاری و هەلی کار و هەلی خوێندن و هەلی هاوسەرگیری و دروستکردنی تەنها خانوویەک بۆ هاوڵاتیانی دابین بکات، ئایا ئەم هەرێمە چۆن بەڕێوە دەچێت و ببورن کێ بەڕێوەی دەبات؟ ئەگەر هەرێمێک وەکو دەوترێت شیرازەی تێک چوو بێت، ئیتر چۆن شیرازەی خێزانەکان تێک ناچێت؟ ئەگەر خێزانەکانی شیرازەیان تێک بچێت، ئیتر چۆن گەنجەکان دڵیان بە وڵات و مانەوە خۆش دەبێت و جێی ناهێڵن؟ ئایا حکوومەت و لایەنی بەرپرس ئاگادارە ئەم هەموو قەیرانە چی بە کۆمەڵگە دەکەن؟ چەند دەردی کۆمەڵایەتی بڵاو دەکەنەوە؟ دەرونی چەند کەس نەخۆش دەخەن و چەندینی تریژ ڕاو دەنێت و نیشتیمانیان بۆ بەرپرسان پێچۆڵ دەکات؟ ئایا ئەوەی ئێستا دەگوزارێت وەکو ئەمڕۆ پەرلەمانتارێک گوتی سزادانی جەماعی نییە؟ هەموو بەرپرسەکان ئەڵێن هەرێم لە قەیراندایە بە ئەندامی مەکتەبی سیاسی حزبەکانەوە تا ئاگاتە سەرۆکی حکوومەت و جێگری سەرۆکی حکوومەتیش. کێم قەیرانەی دروست کردووە؟ و هاوڵاتیانیش لە ئەوانە پرسن ئێ بێ کێ چارەسەری بکات؟ هاوڵاتیەکی یاسایی یانەوانەی لە پشتی کورسین و لە ئەمتیازاتەکان بەشیان هەبووە پشکیان هەبووە و ئێستەش وەکو هاوڵاتیەکی یاسایی ئەڵەن قەیرانەیە. ئەزیزانم سڵاوتان لێبێت، من یادگار فایقم ئەم شەو بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە پایتەختی هەرێمی کوردستانەوە لەگەڵتانە بم بۆ پێشکەشکردنی ئەڵلقەیەکی دیکەی دووجاری بکەرەوە کۆ میشە 4 میوانم هەیە ئەم شەویش لە دەستە ڕاستم دکتۆرە شیرین حوسنی کۆچەر پەرلەمانتاری پارتی دیموکراتی کوردستان لە پەرلەمانی کوردستان بەخێربێن سەرچاوان، هەروەها کاکێ من عەبدولقادر توێژەری کۆمەڵایەتی ئەمشەو حزوری و لە سلێمانی واتەوە بەخێربێن سەرچاوان، لە دەستە چەپیشم لەنجا عەبدوڵڵا خات و لەنجا عەبدوڵڵا چالاکوانی کۆمەڵگەی مەدەنی بەخێربێن سەرچاوان، هەروەها کاک هێمن ئەنوەر بریکاری وەزیری ڕۆشنبیری و لاوان بریکاری وەزارەتی ڕۆشنبیری و لاوان لە پشکی بزوتنەوەی گۆڕان هێوەش بەخێربێن سەرچاوان. جێی خۆیەتی بەخێراتنی تەواوی ئەو میوانە ئەزیزانە ئەکەم کە نزیکەی نیوەیان لە حاجیاواوە ئەرکیان کێشاوە و ئەمڕۆ ئەم شەو لە بەرنامەکە حزوریان دەبێت. ئەزیزانم ئێستا ئەچینە لای پێمەڵێن چەند کەسێک ماوە بێتە ژوورەوە، ئەگەر دەست و برد بکەن و کۆنتترۆل وەرگن بۆ ئەوەی تکایە لە دەنگدانەکە بەشدار بن، چونکە مەسەلەکە پرسەکە ڕەبتە بە ئێوە و پێمان خۆشە 2 گەنج 3 گەنجی زیاتر لە دەنگدانەکە بەشداری بکات، تکایە دەست و برد بکەن. بەڵێ هاوڕێیان هەمویان هاتوونتە ژوورەوە، زۆر باشە. کۆنتترۆلەکانتان ئامادە بکەن بۆ ئەو گەنجانەشی کە تازە هاتوون گوێ لە ڕێنماییەکان بگرن پاشان دەنگ بن. پرسیاری ئەم شەومانەوەیە ئایا بەردەوامی قەیرانەکان لە هەرێمی کوردستان شیرازەی کۆمەڵگە تێک دەدات؟ وەکوەزانن قەیرانی موچە هەیە، قەیرانی کارەبا هەیە، ئاو نەبوونی هیچ کام لە پێشینەکان هاوسەرگیری و خانوبەرە، شەڕی داعش هەیە، پێشمەرگە ڕۆژانە شەیی دەکرێت، مناڵ و خێزانی بێناز ئەکەون، 16 ساڵە خوێنی لە زانکۆ لە پەیمانگات دەرەچیت و دامەزراندن نییە، تەنانەت یەکەمەکانیش یعنی یەکەم و دووهەم و سێمی سەردە یەکەمەکەش دانامەزرێن تا ئێسار قسەیەکە و کراوە. ئەمانە کاریگەری نییە لەسەرەوەی شیرازەی کۆمەڵگە و خێزانەکان تێک بچن. بەڵێ ژمارەیەکە لەسەر کۆنتترۆلەکانتان نەخێر ژمارە 2 بڕیارم نەداوە ژمارە 3ە، ئاگادارم کردنەوە دەست بە دەنگدان بکەن، فەرمونون دەست بە دەنگدان بکەن، تەنها یەک جار دەست بە ژمارەیە بنێ کە اختیاریەکەی سی چرکەتانەیە. بەڵێ بینەرانی ئەزیز ئەوەی ئێستا ئەنجامەدرێت ڕاپرسی سەرەتایی ناوە مەڵقەی دووجاربیرکەرەوەی پرسیارەکەشەوەی ئایا بەردەوامی قەیرانەکان لە هەرێمی کوردستان شیرازەی کۆمەڵگە تێک دەدات؟ بەڵێ نەخێر بڕیارم نەداوە، کەمتر لە 5 چرکەمان ماوە بۆ دەنگدان.
دەستان خۆش بێ و ماندوو نەبن. دکتۆرە شیرین بۆ پرسیاری سەرەتا و دەستپێک دێمە لای جەنابتان. ئێوە پەرلەمانتارن لە پەرلەمانی کوردستان و نوێنەرایەتی و تەمسیلی پارتی دیموکراتی کوردستانەکەن لەسەر ئەم مێزی گفتوگۆیە. ئەمەوێ جاری ڕێی تۆ بزانم. پێت وایە شیرازەی کۆمەڵگە لە هەرێمی کوردستان و شیرازەی ئەم حکوومەتە شتێک چوو بێت؟ دەستپێکێ ئەم دەمێ هەوا باش و دەمێ هەمی بینەرێن کەناڵی NRT باش و بخێرهاتنەوە میهوانت تەیەن بەڕێز دکەم ئەو زەحمەتەکێ شاین و بەرنامێدا ئامادە بین. بێگومان درێژەدانا قەیرانە و ڕۆژ بۆ ڕۆژێ قەیرانت مەیت قوڵتر لێت ئێن و یێ زێدەترت بن لە هەرێما کوردستانê بێگومان تەسیر و کارتێکردنەکە زۆر یا سەر دەرونیە خەڵکی هەرێما کوردستانê کردی بە شێوەیەکی گشتی و کارتێکردن یە سەر کۆمەلگای گشتی کردی سەر کۆمەلگاهی کردی بە شێوەیەکی گشتی یعنی وەل خەلکێ مە کریەک و خەلکێ مە بێزار بیە ژوی وەزعی هەرێما کوردستانê ئەگەر ئەم وەلێ هاتیەک و پێلەکە مازن یا کوچبەریە ڤگاوێ لە هەرێما کوردستانê پەیدا بیە بە تایبەتیک و گەنجێن مە ڤگاوێ ڕی لەژ دەرڤەتکن بەڵێ بەڵێ مافدارن بەس ئەس لێڤێرت بێژم و ڕەڤین و بێزاربوون ژوی وەزعی و کوچبەری بچنە دەرڤەی وڵاتی نەچارەسەرە بووی بارودۆخە ڤێگاوێ هەرێما کوردستانê بێگومان ئەگەر ئەم بەرێ خوا بدنە نەک تەنها کوچبەری ڤێگاوێ دەست پێکریە ji ber ku ev qeyranê nûke hene eger em berê xwe bidin em bêjûwa Kurda li pêş 4-5 dehên rabirdû ku çend pêlên koçberiyê li rûyê xelkê Kurdistanê kiriye bi şêweyekî giştî ئەوەی لە نەوەتەکان هەبوو ئێستا زۆر بە سەختتر ینی دەستی پێکردوەوە. بەڵێ هەر پێلێکی کوچبەریە جیاوازە دەگەل پێلا دیە کوچبەریە و تایبەتی ئەف پێلا ڤێگاوەیە کوچبەریە دەست پێکردی زۆر جیاوازە لەگەل پێلێن ڕابردوو چونکە ئەو پێلێن ڕابردوو زۆربەیان ji ber وەزعی سیاسی بی ji ber زوڵم و زۆرداریە دژمنê Kurd bî lê ev pêla vêgavê dest pêkirî em bixwane kesekê biyanînî net nav me da û ev qeyranê nav me da durist bîn me hemî layekê bê ciyawazî li gel partî û li gel êketî û li gel goran û li gel layanên îslamî li gel hemî layeka hewlên ciddî nedayîne ku evan qeyrana çareser bikin hewlên ciddî nedayîne piştgêriya gencê me bête kirin rî ji derveyî welatî پەرلەمانتاری جگەلەوەی بڵین سەر بە پارتی دیموکراتی کوردستانی نوێنەرایەتی کۆمەڵێک دەنگی زۆرەکەی لەناو کۆمەلگە و لەو جێگەی دەنگت بۆ دا و تەنانەت ئەوانەشی کە دەنگیان پێت نەداوە چونکە قەرار نییە تۆ بەس دیفاع لەو کەسانە بکەی کە دەنگیان پێداوی تۆ شاتوویەکە و خەڵکە گلەییەکەی ئەڵێ ئەوەی لە نەوەتەکان بوو جیاواز بوو ئەوەی ئێستا هەیە جیاوازە چونکە هەموو لایەنەکان بەرپرسن لەو قەیرانانەی دروست بوون و هەموو لایەنەکان پشکیان تیا هەیە باشە ئەمە قسەی خەڵکیشە ئەڵێن هەموو ئەوانەی لەناو حکوومەتن وەکو یەک پشکیان هەیە باشە ئەی تۆش گلەیی بکەی فەرقت چیە لەگەڵ هاوڵاتیەکی یاساییە دەلیڤە بدە بە قسەکانی خۆم تەواو بکەم کە هەموو لایەک بەشدارە من لێرە ئەس نابێژم حکوومەت بەرپرسە لە دروستکردنا وان قەیرانە چونکە ئەم ئەم هەموو زانن ئەم هەمید زانن و لە سەرەتای ساڵە 2014 شەڕی سیاسی بەغدا لەگەل هەرێما کوردستانی بڕینە بودجە و موچای خەلکی هەرێما کوردستانی بی ئەگەری دروستکردنا قەیرانە بە تایبەتی قەیرانە دارایی لە هەرێما کوردستانی کە قەیرانە دارایی پەیدابی لە هەرێما کوردستانی بی ئەگەری زێدەکردنا ڕێژەیە بێکاری لە هەرێما کوردستانی بی ئەگەری زێدەکردنا ڕێژەیە هەژاری لە هەرێما کوردستانê بی ئەگەرێ نەبینە دامەزراندنێ بۆ گەنجێن دەرچوێن پەیمانگە و لەماوەیە میساڵێ بۆچی حکوومەتیش پلانێکی نەبوو بۆ دروستکردنی ژێرخانێکی ئابووری ڕێک و پێک بۆەوەی بە یەک ساڵ بڕینی بودجەکەی ئەو نەکەوێتە هەلەکە سەما ئەگەر دەلیڤە بدەیت ئێمە سەر تەمامکردنە ئاخفتنەخوا ئەرکی حکوومەتێ ئەو بیە ئەوان قەیرانە کێم بکێت نە قەیرانە زێدەتر بکێت بەس بەداخەوە هەندێک لایەنین سیاسی کە بە هەموویانەوە بە بڵێن بێ جیاواز بەڵێ هەندێکیان بوون بە ئەگەری قەیرانی خوڵقاندنی قەیرانی سیاسی لە هەرێمی کوردستان دەلیڤە بدە با تەواو بکەم بوون ئەگەری خوڵقاندنە قەیرانە سیاسی لە هەرێما کوردستانی چونکە ئەمە 2 ساڵە هەرێما کوردستانی تووشی قەیرانە ئەمنی بیە شەڕی داعش هەیە بەس ڕی لە دەرڤەی وڵاتی نەگرتیە خەلکی ڕی لە کوچبەریە نەگرتیە بچنە دەرڤەی وڵاتی پشتی پرسیارم کرد وەڵامی هیچم وەرنەگرتەوە پرسیاری بینەر دانیشتووە بە دیار منەوە چاوەڕێ من ئەو پرسیارە دێ بکەم تۆ وەڵامم بیتەوە بە کورتی بۆی کاتی هاوڕێیانیش وەڵامی ئەم پرسیارم بیتەوە حکوومەتی هەرێم
بله بالتأكيد نك كدروس بوا با قيرانا كدروس بوا چونکه همومان دزان اشارات پیدا شر سیاسی بغدا بر پرسال دروس کردنی قیران بلام تومتی حکومت اویا حکومت نبوا هول جدی وری نگرتوا چاکسازی جدی نکردوا لهرمی کردستان بو کم کردنوی قیران لهرمی زور سپاس دکم زور سپاس کاگی من دیم لای جنابتان با امیر رأی للرو سیاسی که و رأی دول گرم پاشان دیم سر دیو کمالایت یک و کاریگری کانی لسر درونی تاکی کرد يعني هەمیشە ئەوترێت هەموو کەس لە هەرێمی کوردستان گلەییەکات لەسەری هەڕەمەکەوە تا خواری خوارەوە هاوڵاتیەکی ئاسایی سەرۆکی حکوومەت سەرۆکی پەرلەمان سەرۆکی هەرێم وەزیرەکان بەڕێوەبەرە گشتیەکان پەرلەمانتارەکان ئەوەی دەسەڵاتی هەیە گلەییەکات ئەوەشی دەسەڵاتی نییە و بێدەسەڵاتە قەیرانی توشکراوە هەر گلەییەکات ئەمە چیە لە گوزارێت سپاس بۆ بەرنامەکەتان بەخێرەتنی میوانە بەڕێزاناکەم ئەوەی کە گوزارێ بەڕاستی فەوزایە یعنی تر لە پێناسی فەوزا زیاتر هیچ پێناسێکی تر هەڵناگرێت چونکە ئەوەی کە لە تیۆرە سیاسیەکانە کە باسیەکەن ئەگەر لە پرەنسیپە گشتەکەی هۆبزەوە سەیرێکی هەتا کاتە جانجار ڕۆسۆ و جۆن لۆک و هەموو ئەمانە بە زمانێکی زۆر بابەتیان و سیاسە نەقسی لەسەر بکەی پێکاتی کۆمەلگا کاتێک کە دەوڵەتی مۆدێرنە دروست دەبێت عەقدی ئیجتیماعی لە نێوان حاکوم محکوما بەسرێت خەڵکی واز لە هەموو مافانی خۆی ئەهێنێ بۆ دەوڵەت سامانی سروشتی دەرئێنێت و ئەیفرۆشێ و دەوڵەت دەبێت ئەمنێتی و خەڵکە دابین بکە و دەوڵەت دەبێت ژیان و خۆشگوزارانی بۆ خەڵکە دابین بکە لە مقابلی خەڵکی واز لە کۆمەڵێک لە مافەکانی خۆیانێن بۆ دەوڵەت و دەوڵەت نوێنەرایەتی ئەو دەکا و هەر کاتێکیش کە شیرازی کۆمەلگا پچڕا کەواتە ئەم پەیمانە کۆمەڵایەتی تێک چووە هەستەکەی ئێستا ئەو شیرازەیە پچڕا و پەیمانەکەش بەڵێ بە دڵنیاییەوە ئەو عەقدە ئیجتیماعی کە ڕۆسۆ باسیەکەوە قسەی من نییە و قسەی نەزەراتی سیاسیە ئەو عەقدە ئیجتیماعی کە لە فەلسەفەی سیاسیە هەیە بەجددی سەر کۆمەلگا لەو قەیرانەیە چونکە جەناب دەڵی کەس خۆی بە ساحیبی مۆزوعەکە نازانێ هەموو کەس هاوڵاتێکی سەرجادەکە دوێنی لەگەڵ پەرلەمانتارێک و لەگەڵ بریکارێکی وەزیر و لەگەڵ هەموو ئەوانەی کە نوێراتی حکوومەتەکەن هەمویان وەکو من گلەییان هەیە هەمویان وەکو من ڕەخنەیان هەیە هەمویان وەکو منڵە موچەما وەرنەگرتووە هەمویان وەکو منڵە ئۆتۆمبیلەکەم بازنییان هەیە هەمویان وەکو من کارتی مۆبایلمان پێنی هەمویان پێیان وەکو من موچەما ئەمە تەسەنوع ئەو وا خۆیان دەرەخەنیا لە ئەساس نەخێر بەشێکی زۆری قسەی ڕاستیە تەسەنوع نییە بەڵام ئیرادەکە کە نییە بۆ چاکسازیەوە بێت لە هێز سیاسەکانی پێت وایە هاوڵاتیەکی ئاسایی لەم هەرێمە کە بۆ نمونە مامۆستایە لە زانکۆ هاوڵاتی ئاسایی بەکارێنم ئەوەی کە بەرپرسیارەتی نیە لەناو حکوومەت ئەوە بۆ 4 مانگەچێ موچەی وەرنەگرتووە باشە چاوەڕێ موچە بێت هەمان مەسئولیەت و هەمان ینی قسەی هەیە وەکو سەرۆکی حکوومەت و سەرۆکی پەرلەمان و سەرۆکی هەرێم و وەزارەتەکان و پەرلەمانتارەکان نەخێر هەمان مەسئولیەتی لەسەرشان نییە بەڵام ئەو کاتە مەسئولیەتی لەسەرشانە کە توانای گۆڕانکاری هەیە و کاتە مەسئولیەتی لەسەرشانە کە ئەتوانێت سزای هێزێک باوە توانێت پاداشتی هێزێکی تر بکاوە توانێت لەم فەوزا و بێسەروبەرەیە پرسێتەوە بەڵام کاتێک کە مجتەمع واعی نییە و کاتێک مجتەمع ناتوانێت ڕای گشتی دروستکە جا و ڕای گشتیە لە ڕێگەی قسەکردنەوە بێ لە ڕێگەی خۆپیشاندانەوە بێ لە ڕێگەی فشارکردنەوە بێ لە ڕێگەی فشارکردن تەنانەت هەرەوە نییە کە تۆ پەلاماری هەمووانەی باسیەکەی هەمووانەی باسێکی قۆناغێک پێش تێکچوونی پەیمانە کۆمەڵایەتەکە نییە کەوتت تێکچووە بەڵە بە دڵنیاییەوە ئەم عەقدە ئیجتیماعی عەقدێکی ئارەزومەندانەیە کاتێک کە تۆ من خانوویەک لەگەڵ تۆ ئەم بەکری و گرێبەستێک لە نێوانمانایە تا ئەو کاتە من ملزەم و مابەستم بۆی کە تۆ بتوانانی ڕێزم گرێبەستە بگری زۆر بە کورتی بە دوو خاڵ پێم بڵێ بۆچی پەیمانی کۆمەڵایەتی نێوان حکوومەت و هاوڵاتیانی تێکچوو وەکو پێم وتی من لە بەرامبەرەوەی کە تۆ بتوانیت ئاسایشی کۆمەڵاتی بۆ من دابیکی ئاسایشی خۆراک بۆ من دابکی و سەلامەتی خۆم و ماڵ و مناڵ و خێزانم بۆ دابیکی من ئەمڕۆکە قسە لەگەڵ ئێوەیەکەم 105 ڕۆژم من 1 دینار موچەم وەرنەگرتووە یعنی 105 دانە ڕۆژ بێنە بەرچاوی خۆت ئاژەڵە کاتێک ئەچێتە سووڕی متبوونەوە ورچێک تەنها 30 دانە ڕۆژ دەتوانێت بێ خواردن بچێتە سووڕی متبوونەوە چ جای ئینسانێک کە بتوانێت 105 ڕۆژ من دەچمەوە لە دەرگاکەی مناڵەکەم سەیری دەستمەکە داواکە باوە فڵانشتم بۆ بکڕە ێ باشە من تەنها هەفتەیەک دەتوانم بڵم هەفتەی ئایندا با موچەکەم وەرگرم بۆ تۆرەگرم سیقەت نەبێنێ متمانەیەوە لە ڕووی تاواناسیەوە ینی ڕاستگۆ نەبی لەگەڵیانە حتا لە ڕووی تاواناسیەوە ئێمە گەر ئەم سامپڵە بە سامپڵێکی پزیشکی وەربگرین باشترین ژینگە بۆ نمونە بۆ بڵاوبوونەوەی نەخۆشیەک چییە ئەو کاتەیە کە ئاوێکی ناتە دروستمان لەبەرچسایە ئەو کاتەیە کە ژینگی ئەو هەوامان لەبارە لە ڕووی تاوانناسی کریمینۆلۆژیش ئەمە بە هەمان شێوە ڕاستە ژینگی تاوان کاتێک گەشاکە کە فەوزاکە تێکچوو بێ بۆ نمونە دیاردی بەرتیل کاتێک زۆرە بێت کە تۆ موچە نەی بە خەڵک و دیاردی کاتێک زۆرە بێت کە تۆ دێمەوەلات بۆی بە ورتر قسە لەسەر ژینگەی تاوان و کاریگەریەکانی لەسەر تاکی کورد بکەین ڕێی کاگە من وەرەگرم پاشان دێمە لای تۆ لەنجەخان کاگە من ئێوە ئەم شەو وەکو حکوومەت زیاتر لەسەر مێزەکە حزۆرتان هەیە بریکاری وەزارەتی ڕۆشنبیری و لاوانی ناوەکەی خۆتان بە خۆتانەوەیە
ینی با لەسەر دیوی لاوانەکە قسە بکەین حەس ناکەن ئەو بەڵێنە گەورانەی لە کاتی هەڵبژاردنەکانە بە لاوانتانە بە تایبەت بزوتنەوەی گۆڕان کە جیاواز لەلایەنەکانی تر بانگەشەی هەڵبژاردننی خۆیە کرد و کۆمەڵێ بەڵێن و بەڵێنی نازانم یۆتۆپیا و جمهوریەتی ئەفراد زۆر شتی دابوو ئێستا ناکەنێ و مقصرن بەرامبەر بەو گەنجانەی هیچ نەبی ئەوانەی کە ئەڕۆن نەکەوانی کە پارەیان نییە تەنان سەفەریش بکەم میوانە بەڕێزەکان بەخێر بێن و ئەوانی تیژکە لێرە ئێمە وەستاون و سوپاس بۆ NRT ئێمە لیست کاتێک جارێ من نوێنەرایەتی وەزارەتەکە دەکەم نەک حکومەت وەکوجێتی حکومی مەبەستم بەڵام وەکو ئەوەی عیلاقی بە وەزارەتەکە ئێمەوە هەبێتن سیاسەتی ئەم وەزارەتە لەلایەن بستنەوەی گۆڕانەوە دانا ڕژراوە ئەگەر لەگەر ئەوەشە کە ئێمە لە ماوەیەکی کەمە چوونێتە ئەو شوێنەوە دەست بەکار بووین لە داڕشتنەوەی سیاسەتی وەزارەتی ڕۆشنبیری و لاوان بە تایبەت ئەو سێکتەرەی کە عێراقی بە وەرزش و لاوانەوە هەیە لە دیراسی ورداین و لە دیراسی ئەوە داین کە چۆن نەخشە ڕێگای لاوان و وەرزشکاران داپرێژمەوە ئەو هەنگاوان شنێکە لەوێ دەست بەکار بوون کاگێ من ئێمە نزیکەی سێ مانگە بێت سێ مانگە پێشەوە پێشەوە ئەم وەزارەتە لە پێشووترا دوو وەزارەت بوو دواتر دەمزکراوەتەوە و بریکاری نەبووە ئەمە یەکەم هەمیشە هەست ناکەی بووە بە عادەت لەناو بەرپرسانی کوردووانەی پۆست وەرەگرن کە خۆیان دێنە پۆستەکە کێشەی نییە پێشە و چی کراوە ئەنی بەس گرنگەوەی مەسئولیەتەکە لەسەر شانی خۆی لابایتر پێشە و چی کردووە کێشەنیە سەرێتەوە بەو جۆرە نییە منیش باشە وەزارەتی ڕۆشنبیری و لاوان مقصیر نەبووە بەرامبەر بە گەنجان بە دڵنیاییەوە ئەو قەیرانی ئێمە تێداین هاوڕێیانیش پێشتر باسییان کرد نەکرد حکوومەت و بگرە پەرلەمان و موسساتی تریشە کە لەو وڵاتە هەن هەمویان بەشدارن لە دروستبوونی قەیرانەکە چکە ئەمە دوو بەشە ئەم قەیرانە دوو بەشە بەشێکیان بریتێ لە پێش دروستبوونی گرفتەکانی لەگەڵ بەغدا و هاتنی داعش و نەمانی بودجا و نەبانی پارە بەشێکیان کەڵەکە بووی چەند ساڵی پێشووی حکومڕانیە بەشێشتی قەیرانەکان بریتین لەو قۆناغی کە باسماکە لێوە دەست پێ دەکات بۆیە ئەگەر قسەمان لەسەر هۆکارەکانی دروستبوونی قەیرانەکە یان ژمارەی و فاکتەرەکانی ئەم قەیرانە ئەبێ لە هۆکارەکان بینە دەرەوە چکە هۆکارەکان ماشەڵڵا ڕۆژانە ئەوەنە دووبارە دێتەوە لە کەناڵەکان مناڵێکی ماڵەکانیش لەبەریان کردووە ئەوە ئێستا بینرێ ئەنجامە بەڵێ ئەنجام قسەکردنی ڕازگۆ نەبین واقعی نەبین لە دیاریکردنی هۆکارەکان و هۆکارەکان چین ئەو هۆکارقەرانی دارایی دەرەنجام و استنتاجاتیەوە چین چەند هۆکارێک هەن کە یەکەمیان لە قەیرانی داریایەوە دەست پێ دەکات دووهەمیان لە قەیرانە سیاسەکانەوە دەست پێ دەکات لە قەیرانی بێکاری نەبوونی هەلی کار و چی سەبارەت بە قەیرانی بێپلانی ئەمەش سەبارەت بە قەیرانی بێباکی کێ بێباکە حکوومەت ئێوە یەک پرسیار تۆ کام وەزارەت لە ناو حکوومەتی هەرێم پەیوەستە بە شێوەیەکی ڕاستەوخۆ بە گەنجەوە وەزارەتی ڕۆشنبیری و زۆر باش لەو فترەی کە گەنج ئەبینن بە لێشاو ئەڕوا خێزان ئەبینن بە لێشاو ئەڕوا کۆبوونەوەتان لەگەڵ حکوومەت کردووە خۆمان حکوومەتی داواتان لە حکوومەت کردووە کۆبوونەوە ئێمە لە ئاستی بەڕێوەبەری گشتی لاوان و خودی وەزیریشە کە ئەوەی تریش کە من تێدا معنیم لە ئامادەکاری کۆنفرانسێکین کۆنفرانسێکی زانستی کۆنفرانس ئامادەکاریە سەریح بین لەگەڵ بینەرە لەگەڵ داواتان کردووە لە نێچیرەوان بارزانی سەرۆکی حکوومەت بڵێن کاکەگیان ئێستا کاتی ئەوەیە کە دووسێ مانگە کۆ نەبووینەتەوە موچە وەرەگرین کۆبوونەوەی بکەین کردوتانیانە ئێمە طبعا کەسی معنی لە وەزارەتەکە بریتێ لە خودی وەزیر کە اتصالی هەیە لەگەر ئەنجومی وەزیرانە و لە ڕێگە ئەوە کۆبوونەوەی ئەنجام دەدرێت ینی یان کێشە و گرفتەکانی وەزارەتە ئێمە لەگەر جەنابی وەزیرە لە ئیحەیەکمان حاضر کردووە ئەو هۆکارانەی کە لە پشتی دروستبوونی ئەو قەیرانن ئەو قەیرانانن و ئەو هۆکارانن ئەو پاڵنەرانەی کە دەبێنم مایەی کۆچی گەنجانە بەرزمان کردوتۆ لە ڕێگەی وەزیرە تۆ مەزارم دەوا قسە آخر کاتی لەنجەخانیشێ بۆی پێشەوەی بۆەوەی ئێمە قسە لەسەر ئەوە بکەین لە ئایندێشی نزیکە ئەو هۆکار جگە لە هۆکارەکان وە ئەو هەنگاوانە چین کە دەبێت حکوومەت وەلایەنەکانی پەیوەستدار بیگرنە بەر بۆەوەی بەر لەو کۆچە بگرین و ئەو قەیرانە تێکەڵێن من بێگومان دێمە وڵات لەنجەخان دووبارە بەخێرم بە ئێوە بینە بژیت گوێت لە قسەکان بوو هیچ قسەیەکت بۆ دووبارە ناکەمەوە بەڵام بەم نەفەسە ئەم قەیرانانە کۆتاییان دێت
بێگومان نەخێر سەرەتا زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە بێگومان ئێمە ئەگەر بێت و لە بری گەنجێک قسە بکەین کە نازانین احتیاجاتەکانی چیەوە ڕەنگە احتیاجاتی گەنجێک بۆ گەنجێکی تر زۆر جیاواز بێ و پێداویستیەکان لە کەسێکەوە بۆ کەسێکی تر جیاواز بێ تاکو ئێستا بەداخەوە ئێمە چوەکو ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی چوەکو حکوومەت و وەزارەتەکانی کە معنین بەملایەنە تاکو ئێستا لە چارچەوەی دراسات و لێکۆڵینەوە نەمانتوانیوە مەتریاڵێکمان لەبەردەسا بێ بۆی ئێمە بە علمیانە بە زانستیانە لە هۆکارەکانی ئەم دیاردەیە بکۆڵینەوە و بگرێ ناتوانین ناوی دیاردەی لێ بنین لەبەروی تاکو ئێستا ئامارێکی دقیقمان لەبەر دەسانیە بزانین ڕێژەی ئەو گەنجانەی کە کۆچەکەن بۆ دەرەوەی وڵات ئایا ڕێژەکانیان تا چه ئاستێکە و ئاستی بۆ نمونە باری اقتصادی ئەو کەسانە لە گەنجێکەوە بۆ کەسێکی تر ڕەنگە جیاوازی هەبێ ڕەنگە خەڵکانێکە بن کە وەزعی ئیمکانیاتی مادیان زۆر باش بێ بەڵام احتیاجاتی تری سایکۆلۆژیان هەیە بالۆجیان هەیە کە یەک دنیا پێداویستی تری هەیە کە لەم کۆمەلگایە ناتوانانی بهێنی وەڵام یەک پرسیارم بیتەوە دواتە قسەکان تەواوکە پێ مەڵەن کاتی ناوبڕە چونکە بۆ تاویزەکەم لە بەشی دوو هەستەکەی حکوومەت و بەرپرسان بێباکن بەرامبەر بەو وەزای دروست بووە بێگومان خۆی تاکەلایەنێک کە بەرپرسی یەکەمە لە مەسلەی بەڕاستی حکوومەتە کە تاکو ئێستا پلانێک و استراتیژێکی نییە بۆ مەسلەی گەنج چۆن بتوانێ گەنج ڕابکێشێ لە کۆمەلگایە وای لێ بکە کە بەشدار بێ لە پرۆسەی سیاسیە بەشدار بێ لە پرۆسەی اقتصادیە و گەنج بتوانێ ڕۆڵی هەبێ کاتێک کە تۆ هەر تاکێکی ئەم کۆمەلگایە کاتێ ڕۆڵی نەبێ لە بنیادنانی وڵاتە لە بەشداری سیاسیە کەواتە ئەمە لە حکمی نەبوونایە ئەم کەسە سپاس دەکەم خاتون لە بەشی دووەم لەگەڵ لەنجەخان دەست پێکەین و ناوبڕێک لە دوای ناوبڕەکە شاشەکە بەجێمەهێڵن بەردەوامە بین لەگەڵتان. ئەزیزام دووبارە سڵاوتان لێبێت بەردەوامین لە دووجار بیرکەرەوە کۆزانن ئەمڕۆ چوارلایەنەکە کۆبوونەوەیەکیان کرد و بڕیاریاندا کە سبەینێش ئینشاڵڵا کۆبنەوە کۆبوونەوەی لایەنەکانی تریش حوتەم کۆبوونەوەیان کردو هەمویان پێکەوە ئەوانیش بڕیاریان داوە کە ڕۆژی پێنجشەمەش کۆبنەوە بەڵام ئێمام شەو باسی کۆبوونەوە ناکەین چونکە زانین هەمووتان بێزار بوون لە کۆبوونەوە لەنجەخاندینەوە لای تۆ ئاماژەت بەوە داوت حکوومەت پلانی نییە بێباکە گەنج نایەنێتە ناو وەزعەکەەوە ئێمەش لە سەرەتای بەرنامەکە و لە دەبەرنامەی تری شەوتمان موچەی پێدابین ناکرێت کارەبانیە ئاو نییە هەلی کار نییە تەخەڕوجەکات تەلەبە دانامەزرێت پێشینەی هاوسەرگیری نییە پێشینەی عەقار و خانوبەرە نییە ئەرێ بەڕاست ئەم حکوومەتە ینی بوون و نەبوونی چەگۆڕێ بێگومان ئەمە پرسیارێکی تا ڕادەیەک زەحمەتە تازە بوونی حکوومەتەکە ئەمری واقعە ینی ئەگەر بەم قسەی لەو منطقەی کە چی پێ ئەکرێ بێگومان چونکە ئێستا ئەو مەسئولیەتە لەسەر شانی حکوومەتە زۆر لەوە زیاترە و کەوتۆتە ناو قەیرانێکەوە کە هەموو شتەکان چڵ کراوەتەوە لەسەر مەسەلەی ئاڵوگۆڕکردنی دەسەڵاتی سەرۆکی هەرێم و ئەو ململانەی کە ئێستا حزبەکان پێوەی مەشغوڵ بن کەوای کردووە ئەمڕۆ 77 ڕۆژە تاکو ئێستا ئەنجومەنی وەزیران کۆنە بۆتەوە بۆ نمونە ئەم قەیرانەی کۆچکردنی گەنجان کە قەیرانێکی زۆر لە ناکاوە و شتێکی مەترسیدارە کە پێویستە حکوومەت بەپەلا کۆبوونەوەی لەسەر بکات و ئالێتێ بدۆزێتەوە بۆ چارەسەرکردنی ئەو مەسەلەیە تاکو ئێستا قسە لەسەر ئەو مۆزوع و دەیان مۆزوعی تر کە مەسەلەی موچەیە مەسەلەی تری زۆر لەوە گرنگترە قسەی لەسەر نەکردووە وڵاتان کەوتونەتە حاڵەتی نائاساییەوە بەڵام ئێمە گەنجەکانمان ڕوا حاڵەتەوە زۆر ئاساییە بەڵێ ئێستا لە هەموو ئەوروپایە ئەبینین جۆرێک لە شڵۆژان دروست بووە جۆرێک لە کاردانەوە دروست بووە لەلایەن خودی خەڵکانێکەوە ئەمڕۆ من بەرلەوەی بێمە ئەو بەرنامەیە سەرۆکوەزیرانی هەنگاریا باسیەوەکە کە ئەڵێ نامەوێ موسڵمانەکان بێنە وڵاتەکەی من بێگومان ئەوان حجێ ئەویان هەیە کە احتیمالە بەشێکی زۆر لە گروپاتی ئیسلامی و توندڕەوەکان لەگەڵ ئەم کۆچبەرانەدا هاتبنێتە ئەو شوێنانە و دزیان کردبێ بێگومان ئەمە ئەزمموی دیموکراسی ئەوروپا ئەخاتە ژێر پرسیارەوە و ڕەنگە ئەو سەقامگیری کە لەوێ هەیە مەترسیەک بێ بە ئەوان مەسەلەیەکی تر کاگیادگار زۆر گرنگە من دکتۆرە باسی بابەتێکی کرد کە بەلای منەوە زۆر مهمە شێوازی کۆچکردنەکەەوە کاتی کۆچکردنەکە ئەگەر بێت و ئێمە بەراوردێ بکەین لە مێژوی کۆچکردن لە ساڵانی 67کانە فعلەن ئەو کاتە هۆکارێکی سیاسی هەبوو لەژێر سێبەری دەسەڵاتێکی سیاسی بۆ نمونە حزبی بەعسا کە هەموو کەسێک ئەگە دەرفەتەوە هەبووە لە وڵاتە ئەچوە دەرەوە بەڵام لە ئێستاە هۆکارەکان زۆر جیاوازن و ئەگەر ئێمە سەیری یاسای دەولی بکەین یاسای پەنجاویە کە حقوقی کۆچبەرانی دەستنیشان کردووە مافەکانی دەستنیشان کردووە بەپێی ئەو مادانی کە باسی ئەکا هیچ یەکێ لەم کەسانی کە لە هەرێمی کوردستان ئەچنە دەرەوە مواسەفاتی کۆچبەری تیان نییە چونکە ئەمانە ئەتەوێ بڵێ کە مەترسیەوە هەیە ئەم هەموو ڕێگەیە ببڕون و ئەو پارەیە هەیە لەوێ سەرفیکات و لەوێش بینێرنەوە بۆ کوردستان من قسەکەم لەوە نییە کە من بڵێم گەنجان
ناچنە دەرەوە مافی هەموو کەسێکە کە ژیانێکی باشتر گوزەرانێکی باشتر بۆ خۆی بدۆزێتەوە لە شوێنێکی تر و هەر وڵاتیش ئەبێت هاوکاری بکە کاتێک کە نتوانێت ئەمە دابین بکە بەڵام لێرەدا کێشەکە لەوەیە ئەوانەی کە ئەچنە دەرەوە هیچ گەرنتیەک نییە بۆ ئەوەی کە لجوء وەرگرن چونکە ئەمانە نە گروپی ئاینین تا ڕوبەڕووی چاوسانەوە ببنەتەوە لەلایەن گروپێکی ترە ئەمانە لاجی سیاسین جگەلەوەش ئێستا شەڕی داعش تا کوێستام ینی ئەم ڕەبعی نەگرتوتەوە کەواتە تۆ بە چه حجەیەک لەوێ خۆت تەقدیمەکەی و کێشەکە لەوایە ئەم گەنجە ئەم هەموو مەسافەیە ئەبرێتەوە ئەم هەموو پارێ ئەم هەموو نەهامەتیە ئەبینێ لەوێ ڕوبەڕووی قەیرانێکی زۆر گەورە ئەبێتەوە لێرەیە من باسی ئەوە ئەکەم حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەر ئەیەوێت چارەسەری ئەم وەزعە بکات ئەبێت دەستکات بە دانوستاندن و قسەکردن لەگەڵ ئەو وڵاتانی کە دەرگایان کردوتەوە و ئامادەن کە هاوکاری هەرێمی کوردستان بکەن لەم قەیرانە بۆ نمونە تۆ ئەبێ بە زووترین کات پلانێکی بەلای کەمی 3 ساڵ 4 ساڵەت هەبێ استراتیژێک داڕێژی داوا لە وڵاتانی ئەوروپی بکەی بڵێ من ئەمە کێشەکانی گەنجانی منە 1 2 3 4 ئێوە ئامادەن کە هاوکاری من بکەن بۆی من سەرنجی گەنجی ئەم وڵاتە ڕابکێشم کە لەوەی نەچێتە دەرەوە تاکو ئێستا سیاسەتی هەرێمی کوردستان هۆکارێ بۆ پاڵنانی گەنجان بۆ دەرەوە نەوەکو ڕاکێشانی گەنج لە دەرەوە ڕەنگە پێشتر بەر لە هەرێم لە هەولێر با ناوی جێگاکان نەبێ بە ڕیکلام و گەنجی زیاتریش ڕووی تێنەکات چونکە نازانین ئەو گەنجا ڕاچی بەڵێ ینی لەناو بازاڕی هەولێر لە هەندێک جێگا بە ئاشکرا مامەڵە ئەکرێت و قاچاقچیە بینرێت و ئەنێدرێنە دەرەوە لە سلێمانی من نامم بواتەوە بە تەفسیل ناوی خاوەنی دوکانەکەشی پێداوم قاچاقچی تیا ئەبینرێت یان ئەوانەی کە نوێنەری قاچاقچەکەن ئەبینرێن لەوێ و پارەی پێشەکی حکوومەت ئەمە ئەزانێت بێگومان حکوومەت ئەزانێت کەسێک دوای 15 ڕۆژ لە خانۆکەی بە کوژراویە دۆزێتەوە کەشفیە کاکەکیە بڵێ نەزانێ ئەمانە قاچاقچین و نیشاکە بۆ بێ باکە بۆچی ئەگەڕێنیتەوە ئەوەی حکوومەت هیچ وەڵامێکی پێ نییە بۆی کە نەیەڵێ بڕوە حکوومەت ناتوانێت ڕێگری لە گەنج بکات لە ئێستا لەبەرەوەی هیچ وەڵامێکی پێ نییە هیچ شتێکی پێ نییە کە بیا بە تۆ چی بۆ تۆ دابینەکە یعنی تۆ گەنجێکی ئەم هەموو احتیاجاتە کەڵەکە بۆ بەسەریەکە فەرمووی تۆ ئێستا لەم ظروفە اقتصادیە کە ئێستا هەتە لەم تەنانەت تۆ ناتوانانی داوا لە گەنج بکەی بڵێ تۆ ئەبێ هەست بە بەرپرسیارەتی بکەی جارێکی تر من ئەیڵێمەوە ئینسانێک هەست بە بەرپرسیارەتی ئەکا کە بەشدار بێ لە پرۆسەی سیاسی و اقتصادی وڵاتێکە هەرێمی کوردستان تاکوی ئێستا نە فەلسەفەی سیاسی ڕوونە نە سیاسەتی اقتصادی ڕوونە چکە تۆ ئەگەر فەلسەفەی سیاسی وڵاتەکەت دیاری نەکرد بێ ناتوانانی سیاسەتی اقتصادی داڕێژی بنیەی تەحتی اقتصادیە وڵاتە سفرە ئەم وڵاتە تەنها مادەیەکی نەوتی هەیە ئەیفرۆشێ بووە بە سیاسەتێکی تەبعی وەرگرتەوە بۆ وڵاتی تورکیا هەتا ئەمرێت تەنها ئەبێ پەیڕەوی ئەو سیاسەتە بکە بۆیە لە ئێستاە حکوومەت ناتوانێت بە هیچ شێوەیەک ئەم پرسیارە تەوجیهی ئەم گەنجانە بکات بە پێچوانەوە ئەبێ ئەلتەرناتیڤ و حەلی جدی هەبێ بۆ چارەسەرکردن بۆ قسەکردن لەسەر بەدیل و ئەلتەرناتیڤەکان سوپاس لەنجەخان دکتۆرە شیرین دێمەوە لای جەنابتان دیسانەوە ینی هەر لە قسەکانی بۆن لە قسەکانی کاکیە من لە قسەکانی لەنجەخان لە قسەکانی کاکیە منی وەزارەتی ڕۆشنبیری و لاوان ینی ئاماژە بەوە ئەکرێت کە گەنج نەهێنراوەتە ناو پرۆسەکەەوە ینی وای لێ نەکراوە بەشێک بێت لە قەرارات بەشێک بێت لە تەنها و گەنجانە هێنراونەتە پێشەوە کە حەزبی بوون حیزبی نەبوو بێ مستەحیلە هەرێکی بۆ ڕەخسا بێت تەنانەت داش بمەزرێت ئێستا حکوومەت بۆ داوایەوەکە کە گەنج هەست بە بەرپرسیارەتی بکات چونکە پێشمەرگە لە شەڕە ئەو پێشمەرگەیەش لە شەڕە هەر گەنجە ئەوی شەر کرێت چییە ئەوی شەر ساحبی هیچ نییە لە وڵاتەیە وايا من إشارات بيضاء طبعا حكومة بربرسة يعني هبال جنج بال ندايك وجنج نهات يا أفاكرن كهز بربرسيارتية بكتن لفي ولاتي ودست جوالاتي خبر ندتو ورجري يعني ببتر رجرك ل وان قيرانتها وبرنجار بينا حكومتي بكت بوشارة سركنا وان قيرانا نك برافتش وان قيرانا من إشارات بدا أو آزارا بتر جهمية بتر يا وان قيرانا سياسي بيا لهرم كردستاني يعني نكتنها حكومة هرم كردستاني وأنجمني وزيران أفسي مانجا دو مانجا كونبيا وبرلمان كردستاني جي أفسي مانجا كونبيا يعني برلمان كردستاني جي كم ترخمة ديجن جادا دو وقت هالبجارتنا دو وقت هالبجارتنا يعني لسه ديالي كراويان نخير كونبيا لسر في برسي لسر برسا وان قيرانا لسر كوچكرنا وان گنجا بو دروي ولاتي يو دعواتان كردوا داوامان كردوا بالي داوامان كردوا نكتنها فراكسيونيزر بوزانين همو فراكسيونا كان داوایان كردوا كدانشتنكي تايبت بكريت لسر كوچكردني گنجان بالي لچ
لە چارەسەرکردنی کێشەی ئەم کێشانەی کە لە هەرێمی کوردستان بۆ چارەسەرکردنی ئەم کێشانە لە هەرێمی کوردستان وای لە گەنج بکەن کە گەنج کۆچبەری نەکاتن بەڵام تا ئێستا دەستەی سەرۆکایەتی پەرلەمان هیچ بڕیاری نەداوە هیچ کۆبوونەوەیەکی وەڵامیان هەیە بۆ نایکەن وەڵامیشیان نەداوە تا ئێستا وەڵامیشیان نەداوە یا دەشتەکە لە بەردەستیانە پەرلەمانی وادارە ماگاتان لە بەرنامەکە بێەوە ئەم خاتونە پەرلەمانتارە لێرە ئەڵێ نەک تەنها فراکسیۆنی زەرد فراکسیۆنەکانی دیکەش داوایان کردووە لەسەر ئەم پرسە هەستیارە کۆبوونەوە بکەین کۆبوونەوەتان لەسەر زۆر پرس کرد کە بەڕێی هەندێک لایەن کاتیشی نەبوو بەڵام ئەمە ئێستا کاتێتی کەی کۆبنەوە پەرلەمانش دوی ماوەیدا یەتوشی شەلەلێ بی یەتوشی پەکەفتیە بی تەنها ئەو ژی مژی لە قەیرانە سیاسی و وەکو ئەحزابە چاوە هەر پێنج لایەن هەڕۆژ کۆمبینەوەیە هیچ دەرئەنجامێکی نییە ئەوە پتر خەلک ئێشاندی پتر خەلک ئازاردایی ئەف قەیرانە سیاسی ئەوەل هەرێما کوردستانی پەیدابی و لەبەرش بەرژەوەندیên خوایên حزبی ئاگەه ji کێشên گەنجانینە ئاگەه ji خەلکên دینە هەموو حزبەکان ئەگرێتەوە هەموو حزبەکان بەبێ جیاوازی هەموو حزبەکان ئەگرێتەوە هەموو حزبەکان بەشدارن لە حکوومەت و هەموو حزبەکانجی بەرپرسن لەم کێشەیە بە سەیری کێشەکانی خەڵک ناکەن کێشەکانی خەڵک پشتگوێ خێستووە ئەم قەیرانانی تر هەمووی پشتگوێ خێستووە خۆیان مژولیان کردووە تەنها لە قەیرانی سیاسی و ئەلەو قەیرانە سیاسیەژی خەلک زیاتر بێزار بووە خەلک زیاتر تووشی ئازار بووە لە دوای ئەم قەیرانە سیاسیە زیاتر ڕووی کۆچبەری دروست بووە آخر دەڵێم ینی زۆر بەڕاشکاوی ئەڵێ هەموو حزبەکان بەشدارن گوێ لە پەرلەمانیش ناگرن پەرلەمانیش خۆی پەرلەمانجی ئەرکی خواب دروستاهینە ڕابێت ئەوە سێ مانگێت لە هەردوو مانگێت پشووە ڕسمیە فەرمیە پەرلەمانی تەنها یەک جلسەینە ئاسایی هاتیە ڕاگەهاندن ئەوژی لەسەر پرسە سەرۆکایەتیە هەرێمی بێ نەک لەسەر کێشن خەلکی و قەیرانên لە هەرێما کوردستانی دروست بینە کە ئەو گرنگتر بینیش پرسە سەرۆکایەتیە هەرێمێکە کێشەمان لەگەڵ نییە آخر هەڵویستمان چی دەبێت یاداشتمان کردووە پێشکەشی سەرۆکایەتی پەرلەمانمان کردووە ئەگەر گوێمان لێ نەگرن چی بکەین هەموو ڕۆژێک باز دەکەین هەموو ڕۆژێک گلەیی بکەین چی بکەین ئێمە دەنگی خەڵکن لە کاتی هەلبژارتنە وەختی هەلبژارتنە هەر پەرلەمانتارێکی ئەس vê gavê bîra xelkê hemî bîra ev yên hejî şahidin û hemî xelk jî şahid e li wextê helbijartina her perlemantarekî dinyayek wehd û sûz daye van genca ku piştgeriya genca bête kirin ew tirê parlamenter hebû ewendeyî belên dawa way zanî we bê be serokê hikûmet gel min jî gel ez jî êkî şwanim ku ev sûzêt me dayne vê xelkê ev sûzêt me dayne van genca vê gavê em kêmtir xeminin derheqê we de bes ya ez dibêjim ku ez dewet kim ez هەستەکەی بەو اعترافە هەستەکەی بەو دان پێدانانە کە ئێمە خەتابارین بەرامبەر دەنگدەن لە وەزعکاتوانن بێنە دەرەوە پەرلەمان بە شێوەیەکی گشتی خەتابارە بەرامبەر بە دەنگ دەر بەڵێ پەرلەمان دەنگی خەڵکە دەبێ فشاری بخێتە سەر حکوومەت نوێنەری پەرلەمانی کوردستان نوێنەری دەنگی خەڵک نەبووە نەیتوانی نوێنەری دەنگی خەڵک بێت دەخێر نەیتوانیە بە ئەرکی خۆی هەڵبەستێت و ناتوانێت دەنگی خەڵک ناتوانێت فشار لەسەر حکوومەت دروست بکات بۆ گەیاندنی دەنگی خەڵک چارەسەرکردنی کێشەی شیرین تاگیە من دێمەوە لای جەنابتان دکتۆرە ئەڵێ چەندێکە داواکن پەرلەمان دانیشتێکی ناسایی بکات دەستەی سەرۆکایەتی بەدەنگمانەوە نهاتوو ئەڵێ گلەیمان هەیە گوێمان لێ ناگرن چی بکەین یاداشت و نازانم پێشنیاز پێشکەشەکەین بە قسەمان ناکەن چی بکەین باشە ئەڵێ پەرلەمان سەرکەوتوو نەبووە لە نوێنەرایەتیکردنی دەنگی هاوڵاتیان چونکە ناتوانێت فشار دروست بکات بەڵێ پەرلەمانتار سەرکەوتوو نەبووە لەبەرەوەی ناتوانانی نوێنەری ڕاستەقینی خەڵک بن لەبەرەوەی نوێنەری حیزبەکانیان بوون هەر کاتێک کە پەرلەمانتار خۆی لە یەکەم ڕۆژەکە لیستەکە دروستەکە قبوڵی کرد کە لەلایەن حیزبەکەیەوە لەلایەن کوتلەیەکەوە لەلایەن کۆمەڵێک کەسە کاندید بکرێەوە هەموو ئامیرەکان لە ڕێگەیەوە بێ وەکاتێک ئێستا کۆبوونەوەکان دەبینین لە دەرەوەی ئیرادی پەرلەمان ئەکرێت کەواتە ئەمە بۆ خۆی بێهێبێتکردنی پەرلەمانەوە هەمووشان بە خۆشحاڵیۆم دۆخیان قبول کردووە کەواتە ئەبێ پێشەم شتە گلەی لە خۆیان بکەن و من بۆ شخصی خۆمەگە پەرلەمانتار بوومایە بەدڵنیای استیقالەمەیەوە 100% مەسئولیت مەسەڵ قسەم ڕۆژ لە ڕۆژەم کەمە هەر پۆستێک کە ئیشێکم پێ نەکرێ استیقالایە چونکە هەستەکەی چارەسەرە ئەوە لایەنی کەم وەکو گوناهبارێک چۆن لە بەردەم خۆیان بە تاوانەگی خۆیانێ لایەنی کە مەتوانێت بەشێک بارێک لە گوناهی کەم کاتە بەڵام کاجارگات بە کورتی منەمە لە وەکو توێژەرێک لێرە منەمە لەسەر لایەنە کۆمەڵایەتی سایکۆلۆژیکە قسە بکەم نەک لایەنە سیاسەکە ئەزانین تۆ گەنجێکە دەیە پێگەشتووە گەنجێکەیە تەمەنی گەشتوتە 18 ساڵ هەرچی غەریزەی جنسیە لە لەشیا گەورە بووە و لە لایەنی بایۆلۆجیەوە پێگەشتووە ئەم کەسە پێویستی بەوەی زەواج بکە و ئەم کەسە پێویستی بەوەی خانووی هەبێ ئەم کەسە هیچ کات بەلایە گرنگ نییە چێ سەرۆکەوە بەلایە گرنگ نییە چۆن نەرایەتێکە ئەوەی کە بۆ ئەو گرنگە کچێکی خۆش بێت و دەستی بگرێت و مناڵێکی هەبێت ئەزانی ئێستا کەوای لێ هاتووە
بە جۆری تازەترین ئامار کە منم یاریجم لێ بە فیدراسیۆنی پەنابەرانی عێراق ساکە لەماوەی 6 مانگە 11000 گەنج ڕۆشتووە ئەوەی کە خەڵک تەنها لە هەرێمی کوردستان تەنها لە هەرێمی کوردستان 11000 گەنج ڕۆشتووە بێنە بەرچای خۆل لەمانە لەم 11000 چەندیان نوخبەی و دەستە بژێرین و چەندیان کەسانی کادری پسپۆڕن نەخێر چەندیان هەلی کارن و زۆر جار ئەوەی کە لە میدیای گشتیا ئەو ڕژێندە دوژار هەمویان هاوڵاتین هاوڵاتی ئەم هەرێمان و زۆر جار وەک بازەوەکە کە من سیاسەتی یەکێتی ئەوروپا خۆیەتی دەرگاکانی وڵاتکردو چونکە پێویستی بڵێ لە بەرنامەی پێشوەتیان ئەمە سیاسەتی یەکێتی باشە بۆچی ئێمە هێزیکارە ئێمە خۆمان ئیستیغلالی ناکەین بۆچی ناتوانین خاڵێکی ترکە من پێم وابێ بڵێ یەکێتی ئەوروپا گەنجی لێ بڕابێت چاوەڕێی گەنجی بالضبط ینی شەرق و عێراق و کوردستان بکات کاگ یادگار خاڵێکی ترکە بەڕاستی کارەساتە لەم هەرێمەیان ڕوویەوە هیچ کەس خۆی ناکە بە خاوەنی نە حکوومەت نە پەرلەمان مەسائلی ئافرەتە یعنی ئافرەت بەڕاستی می نەبوون لە وڵاتەیە کارەساتە بەڕاستی می نەبوون کارەساتە هەر ئەوەی کە ئافرەت بی لە وڵاتەیە گەورەترین کارەساتە بەڕای من شەڕی داعشە کوژری پێشمەرگەیت هەر ژن هەتی بێکە سوگە سەر پرشتیارەکەی گەنجە چێتە دەروی وڵات هەر ژن قوربە سەر و داماوە کرێ يعني هر فوزاق لم وڵاتەیە کرێ باجەکەی هەر ژنەیە بەڵام هیچ کەسێک نییە لە خەمیان بژانە پرسیارەوە چانسیەوەشی نییە کە وڵاتی بالضبط من گەنجێکم يعني لانیکەم لەو زڵفە سیاسەکە ناڕازی بم پاسپۆرتەکەم خەمە جیرفان وەڕم سەفەرەکەم بەڵام ژنێکی داما و لە مجتەمەعێکی خێڵەکی عەشایریە ناتوانێت بێتە بە دەرگا لە ماڵەوە بێت چانسی شوکردنی نییە گەنجەکان ڕۆن چانس دیسانەوە دەسەیەتە دەرەوە دیسانە یەک دنیا تۆمەتی خەنە باشە ماشەڵڵا ڕێکخراوی تایبەت بە ژنان و ئافرەتان و خانمانمان زۆر زۆر ئەوە بە پرسیار لە خۆیان کرێ بۆ نە تۆ پێم بڵێ تۆ ئەوەندەی چاودێریت کردو هەستەکەی هەستیان بە مەترسیە کردووە ئەگەر هەستیشان پێ کرد بێت پێم وایە لەبەرەوەی وەکو پەرلەمانتارەکان چۆن نوێنەری حیزبەکانیانن ئەوانیش بە هەماشە دەست ناخن لەسەر پەنجە ڕاستیەکان و ئەوەی کە کۆبوونەوە لەو تێلە پێنجە سێرەکانە لەسەر ئاسی نخۆ دەستە بژێرە کرێ ئەمەدە لە قەزا و ناحیە و لادەکاندا ناکرێت ئەمە کارەسەتەکە کاکێ من باسی ژینگەی تاوانت کرد ئەمەوێت زیاتر ڕوونی بکەیتەوە ئەم ژینگەی ئێستا لە هەرێمی کوردستان ئەبینرێت و هەستی پێ ئەکرێت و تایە ئەژین هەمومان لە کوردستانین هەستەکەی ژینگەیەکە ڕێگا خۆشکەرە بۆ دروستکردنی کەسی تاوانبار کەسی خەتاکار کەسێک کە لە دەرەوەی شتە یاساییەکان هەنگاو بنێت بە دڵنیاییەوە قسەی من نییە و ئامارەکان واڵێن ئاماری دەستی دادوەری هەرێمی کوردستان بزانە ڕێژەی تەلاق ساڵانە لە هەرێمی کوردستانە چەند لە زیادبووندا بزانە ڕێژەی کوشتن لە زیادبووندا ڕێژەی ئینتیحار هەموو شتێکی ئەم وڵاتە کە تۆ دەژێ پرسیارەوە تۆ پێم سەیرە یعنی تەلەبەت نمرە وەرەگرێتە خۆی ئەکوژێت تەلەبە ئیمتیحانی بێ خۆی ئەکوژێت معاش نادرێ خۆی ئەکوژێت داوای پاسپۆرتەکە بڕا بۆ خارج پەلەماری باوکیە ماڵ و مناڵی خۆی ئەکوژێت دایک و باوکی خۆی ئەکوژێت بزانە ئەم لانی کەم نەتوانێت سەفەر کا ڕەنگە لەناو خێزانەکەی کێشە دروست ناتوانێت کارتی مۆبایل بکڕێ ناتوانێت سەفەر بکە ناتوانێت شەوێک بڕات لە کافتریایەک دانیشە 5000 پێ نییە کاگی یادگار ئەزانیتی ئەگەر لە مەسایلی ناسیۆنالیستی و نەتەوەی بیتە دەرەوە و هەموو پێناسە فەلسەفیانی کە بۆ فکری نەتەوەی کراوە بیتە دەرەوە زیاتر ئینسانیان نەقسە بکەیت نیشتیمانی گەنج لە نیشتیمانی نەتەوەی زۆر جیاوازترە گەنجێک هەیە گەورە بووە ئەوێ بچێتە سەر جادە پێ بکەنێ گۆرانی بڵێ سەما بڵێ دڵی خۆش بێت نانێک خوال لەگەر ڕەفیقەکانی کچێکی خۆش بوێت لە شوێنەکە پیاسێکە بچێتە مزگەوت تاعەتی خۆی بکات گەنجێکترین جێگا سێلفیەک بگرێت گەنجێک بەلایەوە گرنگ نییە تۆ چێن و نەراتێکە چەند کورسی هەیە کێشەکە چی نردە سیستەمەکە پەرلەمانی بیان سیاسی بێ بەڕاستی ینی خەڵکیان وا لێ کردووە تەنانەت خەڵک لە هەر هەمویان بێ ئەمەل بووە خەڵک لە هەر هەمویان بێ هیوا بووە پێت وایە ئێستا لەناو کۆمەڵگە بەگشتی و گەنجان بە تایبەتی بێهیوابوون هەیە بەرامبەر بە تەواوی حزبەکان بەڵێ بە دڵنیاییەوە بە دلیلی چی بە دلیلیەوەی کە داعش سەرەتا هێرشی کرد گەنجی ئەم وڵاتە نەک ئامادە نەبوو بەجێی بێڵە بەڵکو بە خۆبەخشیش بە تاقونتفەنگی خۆیەوە بە سیلاحی خۆی چۆ بەرەکانی شەڕ بەڵام ئەمە دۆخی نائیداری نادادگەری ئەم وڵاتەیە کە هێزەکانی پێشتر چەند ساڵە ئیدارەیان ناوە بە شێوەیەکی زۆر ناعادیلانە و پاش ئەویش هێزێکی ترمان هەیە کە هێزی ئۆپۆسیۆنە و سێ هێزەوە دنیایەک خەونی بەهشتی و ئایدیالی بە خەڵکێن و بە هەر تا ئەژنۆ ئەهێنن بەڵام کاتێک چنە دەسەڵاتەوە و کاتێک بەشداریەکەن لەم پرۆسە سیاسیە بە هەمان ئەنداز و بە هەمان قەبارەوانی پێشی خۆیان نەک چاکسازیان لێ ناکرێت ئەسڵەن دەبنە بەشێک لە مەنزومەی کە پێشتری دارەدرا سێ حزبە ئۆپۆزیۆنەکەی جاران و دەسەڵاتی ئێستا وێکێتی و پارتی بە بەرپرسیاری یەکەم ئەزانی لەوەی کە گەنجان لەم هەرێمە بێهیوا بوون بە دڵنیاییەوە بۆچی کە دوجار هەموو جنگەکانی وڵاتە دەستی ئەوانە پەرلەمان دەستی ئەوانە سەرۆکاتی دەستی ئەوانە حکومەتە لە دەستی ئەوانە هەموو بە دڵنیاوی چی بەرپرسیار بێت تۆ کاتێک کە نوێنەراتی هەر سی دابەشکردنی پۆستەکانی حکومەتی خۆجی شارەکان کە لە لێوان چیە لە نێوان پێنجێزەیە تاسەیەک لا نەبووەوە چکە ڕێک ناکەوت ئەو بابەتێکی کێ بەڵام بەسم لە چیە لە هەڵگرتنی ئاسی بەرپرسیارەتەکە چییە بە دڵنیا هەرو پێنجا بێ هەڵیگرن بەپرسیار کاکێ من دێمە وەلای جەنابتان ئەوترێت
لە ئێستاە گەنج ئەبێ چی بکات یعنی چارەسەر ئەوەیە لێرە دانیشێت و سەری خۆی کەس کات چی پێ ئەکەن بیکەن چۆنەی هێن و ئەیبەن ئاسایی بێت یان کۆچ بکات یان نازانم هەموو بێت بڕژێنە سەر جادە و ناڕزایەتی دەرەوە جارێکە قسەمان لەسەر کۆسی گەنجە هەموو ئینسانێکانی ئەوە ئەمە لە جارنامەی گردردونی مامەکانی مرۆڤیشە ئەوە هەموو مرۆڤێک دەتوانێت کۆچ بکە بەڵام ئەم کۆچی ئێستا دەکرێت کۆچێکی ناسروشتیە کۆچێکە بەڕێگایەکە و بەڕێکارێکە ژیانی لە خەتەرە خۆی گرفتە ئەساسەکە لێرەیە ئێمە وەکو خاتوو لەنجەش باسی کرد زەمانەت نییە بۆ وەرگرتنی لە زوو ئیش لە وڵاتانێکە کۆچەکە ئاساییە نەیاساییە بەڵێ چونکە لە ئەساسدا ئەم وڵاتانەی کە گوتیان ئێمە پەنابەروەردەگرین بۆ سووریەکانیان بوو بۆ خەڵکی یێزیدی و مەسیحیەکانیان بوو کە ئەوانش گرفتیان تاکو ئێستا زۆر بەڕوونی شاماژیان زۆر گرینگە ئێستا ئەگەر ئێمە بیخینە سەر وەرەقەوە سەر نەخشە قسەی لەسەر بکەین بەسەری کۆچبەری لە وڵاتی لوبنان ئەردەن تورکیا عێراق پەنابەری سووری و ناوخۆی عێراقیش هەیە زۆر گرینگە ئێمە لە ڕێگای نوێنەرایەتەکان سوەکو عێراق سوەکو هەرێمی کوردستان لەگە ئەم وڵاتانە داوا لە یەکێتی ئەوروپاوەیە توێ گرتوەکان بکەین نووسینگەی کۆچکردن لەم وڵاتانە بکاتەوە بۆی هیچ کەسێک ژیانی خۆی نەخاتە مەترسیەوە بە ڕێگەی ئاو ئاگرە دانەڕوە حکوومەتەکان لەگەنێتەوەی گرتوەکانە لەگە داوا بکات حکوومەتی هەرێم و حکوومەتی عێراقی بەبەستەکە قسەکە لێ ئەمە یەکێک لە چارەسەرەکانە قسەمان لە چارەسەر نییە یەکێک بۆ ئەوی ئێمە بەر باسی هەنگاوێکم بۆ بکە وەزارەتی لە هەرێمی کوردستانە لە هەرێمی کوردستان بەڵێ ئەمە لە یەکێک لە ڕاستپاردەکانمان بۆ ینی لە شوێنی و لە موقعەتی خۆمانەوە یەکێک لە ڕاستپاردەکانمان بۆ حکوومەتی هەرێمە کە بەرزمان کردوەوە بریتی لەوەی کە لە ڕێگەی فەرمانگەی نوێنەتی پەیوەندی دەرەوە و هەروەها لە ڕێگای وەزارەتی کۆچبەرانی عێراقەوە لەگەر نەتەوەی گرتوەکان و هەروها لەگە یەکێتی ئوروپا قسە بکرێت کە نووسینگەی لە هەر ئەو وڵاتانێکە باس بکرد لە تورکیا لە عێراق کە دەرێم عێراق بە هەرێمی کوردستانیشەوە لە لوبنان و لە ئەردەنا نووسینگەی کۆچ بکاتەوە بۆ ژێ ئەو خەڵکانە ئەم گەنجانە ژیانیان نەکەوێتە مەترسیەوە ڕۆحیان بە نەتیجە ئەمە دەگەڕێتەوە سەر حکوومەتەکان بڕیارە سیاسی کە حکوومەت بیدات ئەمە خاڵێکیان دێمەوە سەر پرسیارەکەش گەنج بڕوە یاخود دەستە و دامن لێرە دانیشێ من پێم یان بڕژێتە سەر جادە و خۆ پیشاندان بکات ئەوەی سێمیان بە زۆرشکە من ئەوەی سێمیان بە زۆرشکە پێناسە دەکەمەوە ئەمە حاڵی پەرلەمانەکە ئەو دکتۆرە باسی کرد کە پەرلەمان نەیتوانێت بە ئەرکەکانی خۆی هەڵسێتەوە لە قەیرانێکداوە جۆرێک لە ئیفلیسی بە پەرلەمانەوە دیارە با حاڵی حکوومەتیە حکوومەتێک لە حکوومەتێکی خاوەن پرۆژە و استراتیژ بۆ خەلیکار بۆ ژێرخان بۆ ئەمانە پێی ناکرێت لە قەیرانێکی داراییە و لە وەزعێکە لە حکوومەتی کاربڕەکەریش ناچێ ئەگە کارەکەی لێکەینەوە تەنها حکوومەتێک بۆ بڕێکردنە چونکە گەورەترین مژدە خۆشەکەی حکوومەت بریتە لەوەی کە توانای هەبێ لە مانجێکە موسەی فەرمانبەرانی خۆیان دابین بکاتن ئێستا ئەگە قسەکەی کوردستان دەڵێت ئەوەی ئێستا گوزەرێت سزادانی جەماعیەت بەڵێ پەرلەمانتارێکی یەکێتی نیشتیمانی کوردستان لە گەشتێکی هێواڵەکانی ئەنارتی ئەم عەسرەوتی ئەوەی ئێستا ئەگوزەرێت لەو هەموو قەیرانەی کە هەیە سزادانی جەماعیە وایە نقطە ڕەس سەترها ئەوەندەی گوتێت چی ئەم سزادانەکە نادبوون نەکردەوە بەڵام با من ئیزافەیەکت بۆ بکەم ئەوچێت قەیرانەکان دروستکراون ئەوچێت قەیرانەکان دروستکراون لە هەردوو حاڵەتە دروستکراو بن واقعی بن لە هەردوو حاڵەتێک هەنگاوێک هەیە کە زۆر گرینگە ئەو ئەوانەی خۆمان کە لە دەوڵەت پێکدەین کە بریتە لە ئەنجومەنی دادوەری کە بریتە لە پەرلەمان کە بریتە لە حکوومەت و ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی و میدیاکاران گرینگە هەمومان ڕاستگۆیانە و ڕاشکاوانە ئەگە قەنەعەتمان بۆیە کە ئەمە بدەمانوێ دەربازمین لەو قەیرانەوە ڕۆحی گەنجەکانی خۆمان و خەڵکی خۆمان پارێزنیوە هەنگاوێک باوین بۆ خەونە گەورەکەی کە دەمانوێت نیشتمانێکی ئازاد و بیر بگەڕێنەوە سەر مەبادئ نەتەوەیەکان کە کاکێ زۆر بە کورد یەک خاڵی زۆر گرنگ هەیە بەو پڕی قەنەعەت و بڕیان لە چاکسازی لە سیستەمی حکومڕانی بکەین لە شێوازی بەڕێوەبردننی وڵاتە لە بەڕێوەبەرایەتیەکی بچووکەوە لە پەروەردەوە تا دەگاتە سیاسەتی ئابووریمان و شێوازی فرۆشتنی نەفت و هەست ناکە ئێمە بە قسە ئەمە قسەنی ئەمە قراری سیاسی واڵێن چێ وا دەڵێن لە 2009 واوترێت بە تایبەت لە دوای هاتنی ئۆپۆزیسیۆن و چاکسازی بکرێت کەسی شیاو لە جێگەی شیاودا بنرێت ئەوانەی مڵکوماڵی گشتیان داگیر کردووە سزا بدرێن ئەوانەی مناڵەکانیان ڕۆن لە دەرەوە گەنجێک 5,000 پێنیە و 10 سەفەری وڵاتانەکە لە ساڵێکە ئەوەی گەنجێک ناتوانێت بە قستی سیارەیەک بکرێ ئەو ئەڕواتە دەرەوە سیارە ئەهێنێ بە 40 دەفتەر کە لە کوردستانە یەک دانەی لێیە
بەڵی هەست ناکەی گەنج حاڵ ناحەقینیە کە تووڕە و بێزارە بەڵێ کەس باسی ئەوەی نەکردووە ناحەقی گەنجە کە وابیر دەکاتەوە چونکە ئەو خەونەی کە گەنج هەیەتی بریتێلەوەی تۆ باست کرد بەڵام کێشەکە لێرە ئەوەیە ینی ئومێدەکە لێرە ئایا ئومێدەکە چی ئومێدەکە ئەوەیە ئەم گەنجە هەوڵ بەر لەوەی بڕواتن هەوڵدا ئەم سیستەمە بگۆڕێ باڵەپەستۆ دروست کاتن ئەمە خاڵەچەی مەڵن کاتی ناو بڕە کاتم زۆر پێدای زۆر سوپاس دەکەم بینەرانی عزیز ناوبڕێکی زۆر کورتوەرەگرین و بەرداوامین لەگەڵتان. بینەرانی عزیز دووبارە سڵاوتان لێبێت لە بەشی سێهەم و کۆتایی دووجار بیر بکەرەوە بەردەوامین لەگەڵتان و قسەیم شەویشمان تایبەتە بە قسەکردن لەسەرەوەی ئەوە مقەیرانانەی کە هەرێمی کوردستان و تاکی کوردی گرتوۆتەوە و کاریگەریەکانی ئەچینە لای کاک زانا ئەگەر هەستیتە سەر پێ ئەرک نەبێت پرسیارەکەت بکەیت. کاگیادگار لەم کوردستانەدا لە ئێستادا قەیرانی هەموو سێکتەرەکانی ژیان هەیە بەس قەیرانی کۆڕکۆبوونەوەکانی حیزبولایەنەکان نییە. 3 قۆڵی 4 قۆڵی 5 قۆڵی 17 قۆڵی 35 قۆڵی خۆزگا قەیرانی ئەوان هەبە بەس قەیرانەکانی تر نەبوو بووە. بە قسەیەک دەست پێ دەکەم دیارە هەموو قەیرانەکانی عراقیش و کوردستانیش لە دوای غیابی جەنابی مام جەلال سەریان هەڵداوە. قسەیەکی تر لەسەر قەیرانی دارایی. کاکە زانا ڕووی دەمت لە کێیە و پرسیارەکەت چییە؟ ڕووی دەمەم ئەوە شتێکی عام بوو مەسەلەی ئەوەی کە کۆبوونەوەکان و غیابی جەنابی مام جەلال بەڵام مەسەلەی قەیرانی دارایی نوێنەری پەرلەمانتاریشی لێ و نوێنەری حکوومەتیشی لێیە. حکوومەتێک لەگەڵ بەغدا ڕێک نەکەوێ و پابەندی ڕێکەوتنەکانی نەبێ. حکوومەتێک بۆ خۆی سامانەکەی بفرۆشێ و داهاتەکەی دیار نەبێ بێگومان قەیرانی دارایی چاوەڕوانکراوە گەورەتر دەبێ زیاتر دەبێ و ئەستەنگەکانی بۆ ژیانی خەڵکیش زیاتر دەبێ. قەیرانی کۆچی گەنجان بۆ دەرەوەی وڵات خۆ لە سەرەتای بەرنامەکەدا زۆر جوان باسی مەحانەتەکانی گەنجت کرد. گەنجێک خوێندن تاوەتەکەدا نەمەزرێ گەنجێک خزمەت گوزاری نەبێ گەنجێک سەرچاوەی دارایی نەبێ لێ پەیدا بکات دوو ڕێگەی لە پێشە یان هەندەران یان ڕاپەڕین. دیارە زۆربەی هەر زۆری گەنجەکانمان هەندەرانیان هەڵبژار دەخۆزگا ڕاپەڕینیان هەڵدەبژار دیان ئەوە تا ماڵەکەشیان ڕزگار هاوڕێکانی شت بە تەکید قسەکانی تۆشەکەن باوانیش قسە بکەن. دوو قسەم هەیە لەبەرەوەی پەرلەمانتاری لێ کاک زانا کاگیادگار قەیرانی بێ پەرلەمانی هەم قەیرانەکان گەورەترن لەبەرەوەی ئەم کوردستانەدا قەیران هەموو ئەو قەیرانانە هەیە هەتا وەکو ئێستا نە وەزیرێک نە سەرۆکی حکوومەت نە کابینەکە نە بەتمانی لێوەرگیرا و نە بانکێشتکرا. زۆر سوپاس دەکەم کاک دانا فەرموو مایکەکەش ئەرک نەبێت بچێتە لای کاکسۆران لە ڕیزی دووەم فەرموو. دەستخۆشتانی دەکەم ڕووی پرسیارەکەم یاخود ڕایەکەم بەرامبەر بە بزوتنەوەی گۆڕانە بەڕای من یعنی ئەو قەیرانانە زۆربەی هۆکارەکان ئەوانن. باش بۆچی واستەکەی ئەوانن؟ بەڵگە لەسەرەوەی کە هۆکارەکەی ئەوانن ئەوەندە هەوڵی ئەوەیاندا پرسی سەرۆکایەتی چارەسەر بکەن ئەگەر ئەوەندە هەوڵیان بدا بە لە بۆ گەنجان بەڕایوان ئەو کێشە چارەسەر نەدەبوو ئەو هەموو کۆبنەوە 5 قۆڵی و نازم چەند قۆلیانە 4 قۆلیانە دەکەن ئەگەر بێت و دوو کۆبنەوەی یەک قۆلیان بکرد دوو کۆبنەوەی دوو قۆلیان بکرد بە لە هەولێریان لە هەر جێشتی ئەو کێشانەیمە هەمان بوو بەنسبەت دامەزراندن بەنسبەت نەبوونی هەلیکار ئەو شتانە بەڕای من ینی کۆتایی بەوتێک ئەو دەکەم ینی حکوومەتی بنکە فراوان کاریگەریەکانی زۆر زیاتر نێگەتیڤانە بوو لەسەر هەرێمی کوردستان لە هاتنی داعش. زۆر سوپاس کاک دانا چینە لای کاکسۆران. سیارێکم بۆ خات شیرین ئەوەیە بەڕاستی خەڵکی ئەم هەرێمەوە ئاز ناکەم بازی سیاسەتی شکست خواردی پارتێدا بۆ نمونە سیاستکردن لەگەڵ بەغدا شکست خواردە بۆ نمونە سیاستکردن لەگەڵ ڕۆژاوا سیاست شکست خواردە بۆ نمونە سیاستکردن لەگەڵ پەکەکە شکست خواردە دوایین شکستان کە ئەو شکستێکە سیاست سەرۆکایەتی هەرێمە هێناوتان ناوە لە هەمووی شکست خواردرەوە سیاسەتی نەوتی هەرێمی کوردستانە کە لەلایەن ئاشتی هەورامیەوە بەڕەوە دەبرێت پێدوانێ پاسار سەرۆکی حکوومەت گوتی کۆتایی ساڵ موچە چارسەر دەکرێت ئەوە ساڵێکی تریشتی بەسەردا هەر چارسەر نەکرا. زۆر سپاس بۆ کاکسۆران. ئەچینە لای کاک سەرباس مایکەکە بێتە لای کاک سەرباس سوپاسانەکەم سەرتان خۆشی بەرنامەکەتان لێ یەکەم پرسیارەکەم ئاراستەی بزنەوەی گۆڕانەکەم وەکو وەزارەتی ڕۆشن بیررولاوان پێم وڵاتە ئاسا چیتان کردەوە بۆ ئێمەی گەنج کە لە کاتدا ڕۆژانە چەندەها گەنجمانەیە پارەی وعدی کارتێکی موبایلی فاندانیە. سوپاس کاکە سەرباسی
ئەکنەبێ پرسیارەکان بنووسن دواتر وەڵامیان بنەوە. کاکڕێناس مایکەکە بێت بۆ لای کاکڕێناس، مایکەکەی دیکەش بچێتە لای کاکجیات ئەرکنەبێ. پرسیارەکەم لەو کاکێم نییە کە سەر بە وەزارەتی ڕۆشنبیری لاواناز ئێمە لەو کابینێ نزیکەی 24 وەزارەتمانەیە کە یەکێک لە وەزارەتانە وەزارەتی وەزش ئەوێ لاوانە هەر یەکە و لە بوارێک و خزمەتی وڵات دەکات، بەڵام کە وەزارەتان لێ کرامەتەوە وەزارەتی ئەوێ وەرزش و لاوانە تا ئێستا یعنی هەوڵێتان هەروە خۆشت جنابەت باس کرد کە هەوڵتاندا و کۆنفرانسی بکەن، بەڵام کۆنفرانس بۆ حکمیەوەی کە ماوەیەکی زۆر لێ ئامادەکاری زۆری دەوێت، بەڵام تا ئێستا هیچ هەوڵێتاندا و سەردانیشی زانکۆیەک یان پەیمانگای بکەن ئایا یاخود لە جێ لە پارکی لە شوێنێک کۆڕەشی تایبەت بە گەنجان بکەنەوە. سپاس دەکەم کاکەڕێناس. کاکجیات پرسیارەکەی من بۆ دکتۆرە شیرینە، ئەوەی لە 24 ساڵ ڕابردوو بەشی زۆری پێگەکانی ڕانی لە بەردەستیەوە بۆ پارتی دیموکراتی کوردستان فترەی چەند ساڵی دوایشدا کۆمەڵێک دەنجی ناڕەزایی پێیا بوو کە ئەو دەنگانە تەحملی نەعەدالەتی و بێکاری ناکەن، ئێستا هەمووی کۆز دەکات. ئێوە وەکو پارتی دیموکراتی کوردستان هیچ پلانێکتان نەبووە بۆ بگرێت لە چەند دەستگایەکی وەکو پەیژ و ماڵپەڕ و دەستگای ڕاگانی فەزاییشتان مایکەکە نزیکەوە کۆسی گەنجان دەکرۆکەوەی ئەو وڵاتە مافیمانەوەدا ئەو وڵاتە گەنج وەردەگرێت کەمە هۆکار بوونە ڕەنگە کاکێ من وەکو توێژەریش باشتر بزانێت لێکدانە لە بۆ مەسەلەیە بکات. هیوادارم کاگێ منیش دواتر کۆمنتی لەسەریە بێ. سوپاس دەکەم کاکجیات. چینە لای کاکەژیر. سپاس کاکیاگەر. ڕووی دەم سەرەتا لە بریکاری وەزارەتی ڕۆشنبیری و لاوانە یەک پرسیاریم هەیە، ئایا تازە هەوڵەدەن کۆنفرانس بکەن و لایحە ئامادە بکەن کە زیاتر لە 11,000 گەنج ئەم وڵاتیان جێر؟ پرسیاری ترشم بۆم بەڕێزەی کاکێ من ئەو 11,000 گەنجەی کە وڵاتیان بەجێر ئەگەر هاتوو وەزارەتی ڕۆشنبیری و لاوان کاریان لەسەر کردبایە، ئایا چی هێزێکی کار چی هێزێک چ نەوەیەک بۆ ئەم وڵاتە کاکەژیر ئێوە لە حاجیاوەوە هاتوون واوترێت سنتەری شارەکان گرنگی پێنادرێ چجا بگاتە قەزا و ناحیە و شارۆچکەکانی دەوروبەری محافەزەکان. ئێوە وەکو گەنج کێشەتان چییە؟ معاناتان چییە؟ یعنی ڕەیەکەیە وتێت گەنج لەم وڵاتە چی کردووە تا گلەی هەبێت تا چەند ئەم قسەیە لەگەڵ یەک؟ با من وە گەنجێک وەڵامت دەمەوە. من ئێستا گەنجێکم 12 ئامادەیم تەواو کردووە لەو 37 ڕۆژێکە بۆم دیاریکراوە داخلی تاقیکردنەوەکان بم 38 ڕۆژ من خوێندم کردووە، بەڵام هاوڕێم هەبووە 24 ساعت بەسیارە بەبردە ماڵی ئێمەدا زرت و فرتی بووە. لەگەڵ لە کاتان دەرەجەی زیاترتانێنەوە با بۆ تڕکەمەوە لە کاتی ئیمتحانەکانە بە یەک سەماع و ئەسیلەکڕینێک 98 هێنا بەبێ ساییکردن 98 هێنا لە خوێنیش لە هەمان پۆلا بووین لە دەرسی بریکاریش بە هیچ شێوەیەک نهاتە ژوورەوە، بەڵام لە بریکاری بە دیاریکراوی 98 کەواتە ئەوەی ئێستا گەنجی بێزار کردووە نەعەدالەتی و نەبوونی یەکسانیە دروستبوونی فەرق و جیاوازی چینایەتیە بە دڵنیاییەوە ڕێکوە من مەبەستمەوەی. سپاس دەکەم کاک شێروان. بەخێراتنی میوانە بەڕێزەکان دەکەم وەلێرەوە ڕێز و سڵاو خۆشەویستیمێ بۆ برا پێشمەرگەکانمان لە بەرەکانی جەنگ. من دوو پرسیارم هەیە بۆ دکتۆرە شیرین. یەکەم تۆ پێتوانی وەزارەتی پلاندانان زیادەیە لە ئەنجومەنی وەزیران، تۆ یەک پلانی وەزارەتی پلاندانانم پێ بڵێ کە چەند ساڵەدا مەزراوە من دەیان شکستی ئەو وەزارەتت پێ دەڵێم چکە هەموو ئەو قەیرانانەی کە هەیە لە ئەنجامی بێپلانیە. ئەمە یەک. دوو ئێوە توانیتان لەسەر کۆبوونەوەی 4 فراکسیۆنەکە لەسەر پرۆژه یاسای سەرۆکاتی هەرێم بەیاننامەتان دەرکرد کۆنگرە ڕۆژنامەوەیانتان کرد لە بەردەم پەرلەمان، بەڵام بۆ نەتاتوانین لەسەر کۆچی گەنجان ئەگەر هیچ بەیاننامێک دەرکەن وەکو فراکسیۆنی زەرد. بۆی وەڵامی پرسیارەکە سوپاس بۆ بەڕێزانی پرسیاریان کردبوو کات بمێنێت دێنە وڵاتان بە تەکیدی کات بمێنێ زۆر پەکورتی یەک پرسیار کاتم ینی ئاگدار مەکەنەوە کاتی یەک پرسیار تەیە هاوڕێکان قسەیان کردووە بۆی ئاسایی وەریگرە. محەممەد بەکر لە پایتەختی ئازادیەوە خوێنکار سەرەتا پێش هەموو شتێ بە پێویستی ئەزانم کە سڵاو خۆشەویستی بنێرە بۆم پێشمەرگەکانی کوردستان بۆ منی گەنج ئەڵێ پرسیار بکە بەس مایکەکەدا یەک لاپیتەم نووسیوە بۆ حکوومەت من ئەگەر حکوومەتداری وابێ بە دڵنیاییەوە حکوومەتداری لەم جۆراکەم لەم جۆرە حکوومەتداریە منیش پێمەکرێ من پرسیارەکەم لە هەموو کاربەدەستانی بەس مایکەکەت نزیکەیتەوە بۆی پرسیاریان لێکەم لیانە پرسم ئێوە بۆچی ڕێک ناکەون لەسەر چی ڕێک ناکەون ئەمە ڕخەیە چیە بەدەستەوە ئەوە هەموو ئەو خاڵانەیە کە منێکی گەنج داواکاریم هەیە بۆ من گرنگ نییە داواکاریەکانت چیە وەکو گەنج بۆ منی گەنج گرنگ نییە سیستەم چییە سەرۆکایەتیە پەرلەمانیە پاشایەتیە ببوورە پیشانی ئەم کامێرەی بەرامبەرتیبەی بۆی بۆ من گرنگ نییە سیستەم چییە بۆ من گرنگ ئەوەیە کە من
کە من ئێستا لە NRT بە ڕازگۆی باوسەنگی لە هەمویانە پرسم من ئەمەیە وەکو گەنجێک من ئەمێ وەکو گەنجێک کە خوێندنم تەواو کردا بمەزرێم من وەکو تۆ حەزەکەی کوردستان جێبێڵی ئەگەر پارەم هەبووە زۆر بە دڵنیایەوە کوردستانم بەجێهێشت شەڕی داعشیش ئامادە بووم وەکو خۆبەخش ئەگەر هەموو شتێ ڕێک و پێک بووایە جان ئامادە بووی کوردستان من جێبێڵی 3 ساڵ من ئەوە دەڵم من 3 ساڵ بە خانووە بووم تا خانوویەکەم دروست ێستاش خانووەکەم تەواو نەبووە من 3 ساڵ بە دروستکردنی خانوویەکەوە بووم کە من کوڕی پێشمەرگەم بە شانازیشەوە ئەڵێم و ئامادەشم ئەگەر خوێن بەخشینم بە خوێنی من کوردستان بگات بە کەناری ئارامی ئامادەم خوێنی خۆم ببەخشم بۆ کوردستانەکەم بەڵام خوێنی هەزاران بە 1200 لە 1200 شەهیدمانداوە لەسەر چی بۆی کوردستان 1970 ئەنفالمانەیە 5000 هەڵە بجێی 8000 بارزانیەکان ئەو هەموو شەڕ و شۆڕشە بۆ چیمان کرد ئێمە بۆ چیمان کرد بۆ ئەومان کرد کە کوردستان بکە دکتۆر قسەیەکی نازانم بۆ وا بێ هیوای بۆچی وا بێ هیوای کاک محەممەد بۆ وا بێ تااقەتی بۆ وا بێ هیوای من هیچ هیوایەک نییە هیوایەک بە من دەکا گیانگاریان تا بەردەوام بم لە ژیان من خوێندنیش تەواو بکەم دانامەزرێم ئەوە دەستی پەنجەی منە بەکرێکاری ئیشەکەم بۆی بخوێنم بەڵام خوێندنێکی بێسوود ئەوە سەربەرزیە نەک ئەوەی کە پارەی بێتە بەردەست و نەزانێت لەکوێوە هاتووە دکتۆرە وەڵامی پرسیارەکان زیاتر ئاراستەی میکرا دەبێت کاتی پێویست ببنی بەس وەڵامی پرسیارەکان بیتەوە بۆی دوای گلەیمانێنەکەن فەرموو برادێک باسی حکوومەت کرد کە حکوومەت پابەند نەبووە شکستی هێناوە لەگەڵ بەغدا منیش لێرەوە دەڵێم بە بەڵگەوە دەڵێم کە حکوومەت هەموو ڕێگەکان بەکاری هێناوە تا بگاتە ڕێکەوتن لەگەڵ بەغدا فیسەبیل بودجە و موچەی هەرێمی کوردستان بنێردرێت بەڵام شەڕی بەغدا شەڕی سیاسی بەغدا لەگەڵ هەرێمی کوردستان نەک تەنها لەم 2 ساڵە و ساڵی ڕابردوو و پێشتر بووە شەڕی بەغدا لە 2004 وەرە لەگەڵ هەرێمی کوردستان دەکرێتن و تا ئێستا گەیشتە ئەو ڕادەیە کە بوو ئەگەری بڕینی موچە و بودجەی وقوتی هەرێمی کوردستان حکوومەتی هەرێم پابەند بووە بە ڕێکەوتنی خۆی تا ئاخر لەحزا و چاوەڕێشی کرد بە 2 مانگەوە بە 4 مانگەوە بە 5 مانگەوە چاوەڕێ کرد بەس بەغدا پابەند بە ڕێکەوتنەکەی خۆی لەسەر ئەو ڕێکەوتنەی کە لە یاسای بودجەی 2015 عێراقی هاتووە بەڵام بەغدا پابەند نەبوو پێ کە یاساش بوو بەڵام بەغدا بە شێوەیەکی یاسایی پابەند نەبوو بەو ڕێکەوتنە برادێک باسی پارتی کرد و پەنجاب و پارتی درێژی کرد کە پارتی ئەگەری ئەم هەموو خەلەلەیە لە هەرێمی کوردستان منی شتێک قسەیەک دەڵێم کە ئەگەر مەبەست کاکسۆران بێ ئاماژەی بەوە کردوتی لە هەموو ڕوەکانەوە سیاسەتی دەلیبم بدە بە وەڵامی بدەمەوە لە سەرکەوتن هەموو لایەک دەڵێن ئێمە بەشدارین و ئێمەش بەشدارین لەو سەرکەوتنە بەڵام لە شکستن تەنها پەنجاب و پارتی درێژ دەکرێت ئەمە ڕاهاتووین لەسەر ئێمە وەکو پارتی دیموکراتی کوردستان لەگەڵ سیاسەتی پارتی دیموکراتی کوردستان لەگەڵ پەکەکە سیاسەتی پارتی لەگەڵ پەکەکە شکستی نهێنەوە پارتیش برای ئێمە ئەوانیش کوردی باکوورن با دیفاع لە ئەو پارچەی هەرێمی ئەو پارچەی کوردستان بکرێتن و لە داهاتوودا احتیمال پێکەوە هەر چار پارچە ببینە دەوڵەت ئەوانیش برای ئێمەنە باسی شکستی هێناوە لەگەڵ سیاسەتی شکستی هێناوە لەگەڵ کوردانی ڕۆژئاوا لێرەوە دەڵێم کە جەنابی سەرۆکی هەرێمی کوردستان بووە کە بووە هەوڵی بەردەوام و جددی داوە کە هەموو لایەنەکان لە پارچەی ڕۆژئاوای کوردستان دابنیشن و بکەینە چارەسەرێک بوو پێشەخستنی ئەو پارچەی کوردستان و دیفاعی لێ بکرێتن آخر زۆرم پرسیارەکان زۆرن تکایە بە وەڵامی بدەم پارتی هیچ کاتێک بانگێشە بوو کۆچبەری گەنجان نەکردووە بەعکسەوە پارتی هەموو جارێک هەوڵی داوە کۆچبەران دیفاع لە گەنجان بکرێتن بۆ ئەوەی ببێتە ڕێگر لە کۆچبەران باسی ملەفی نفت کراوە کە بەڕێز ئاشتی هەورامی تۆمەتبار کراوە کە من لێرەوە حەزەکەم ئیشارەتی پێ بدەم ملەفی نفت نەک تەنها پارتی دیموکراتی کوردستان بەرپرسە لێ بەلکو ئەنجومەنی هەرێمی هی بالای نفت و غاز لە هەرێمی کوردستان بەرپرسە لێ کە لایەنی گۆران بەشدارە لایەنی بۆچی داواکاری گشتی بە تەنها ناوی وەزیری سامانە فروشتیەکانەکەی دیارە ئەو حجەتە هەبووە کە تا ئێستا شەفافیەتی نیە بەڵام خۆشبەختانە پێش چەند مانگێکە سەرۆکی حکوومەت سەرۆکی ئەنجومەنی وەزیران بڕیاری داوە بە ئیمزای ئەو داهاتی نەوت هەمووی بچێتە وەزارەتی دارایی وەزیری دارایی کە لە حەزبی گۆرانە بەرپرس بێتن لەو داهاتەدا هیچ حجەتی هیچ لایەنێک نەمێنێتن دکتۆرە پرسیارەکانی تر تەوەرەکانی ئەوەن قسەی لەسەر بێ بەڵام من ناچارم وەڵامتان وەربگرمەوە بۆی پێش کۆتایی وەڵامیان ئێمە تا 2004 هیچمان نەبوو تا 2004 هیچ داهاتێکمان نەبوو بەغدا هیچ بودجەیەکی بە ئێمە نەداوە لە 2004 وەرە بەغدا بە هیچ شێوەیەک هیچ ساڵێک دکتۆرە چۆن داهات نەبووە ئێوترێ شەڕی ناوخۆ لەسەر ئیبراهیم خەلیل کرا ئەخر نەوتمان نەبووە تەنها خاڵی سنوورەکان بووە خاڵی سنوورەکان بەشی هیچی نەکردووە لە دوای 2004 وەرە لە دوای 2004 وەرە هیچ ساڵێک بەغدا بودجەی هەرێمی کوردستان بە تەواوەتی نەیناردووە موچەی پێشمەرگە نەیناردووە
کە لەسەر ئەو بڕەکەمەی بودجەی هەرێمی کوردستان موچەی پێشمەرگە دەدرا بە ئیشارەتی بۆچی هەموو خەتاکانتان خستە سەر بەغاو حکوومەتی هەرێمیش داما و بێدەسەڵات دەرچوو لە وەزارەکە؟ نەخێر حکوومەتی هەرێم داما و بێدەسەڵات نەبووە. من حکوومەتی هەرێم دیفاع لە حکوومەتی هەرێم ناکەم. دیفاع حکوومەتی هەرێم نەتوانیوە ئەم قەیرانانە چارەسەر بکە، بەڵام بەغداش دەستی لەگەڵ هەبووە بووە ئەگەری دروستکردنی ئەم قەیرانانە. باسی کرد باسی بەرابەڕێزێکم باسی وەزارەتی پلاندانانی کرد کە هیچ پلانێک نەبووە. وەزارەتی پلاندانان بەعکسەوە پلانی زۆر باش هەبووە، پلانی زۆر باش داڕشتووە، بەڵام لەسەر ئەو کێشانەی کە ڕووی لە هەرێمی کوردستان بووە نەیتوانیوە هەمویان جێبەجێ بکاتن. بەڵێ ڕاستە گلەی ئێوە لە جێگای خۆدا دەبێت کەم ترخەبی هەبێت لە وەزارەتی پلاندانان. شتێک ماوە بە ئیشارەتی وەزارەتی پلاندانان ئەگەر تەنها پارتی بێبەرپرس لە 24 ساڵی ڕابردوو دەفەرموو لایەنی ئۆپۆزیسیۆن ئێستا بەشدارە لە حکوومەت ئەمە 2 ساڵە بوو چاکسازی نەیان کردووە، بۆ چارەسەری ئەم قەیرانە نەکردووە. ئێوەش حزبی گۆڕانیش حکوومەتە بفەرمووت ئەو چاکسازی بەڵێ با ئەو چاکسازی بەڵێ من ناڵێم پارتی دیموکراتی کوردستان بێگوناحە نەخێر ویش حکوومەتە ویش بەرپرسە لە بەشێک، بەڵام نەک تەنها پارتی دیموکراتی کوردستان. وەڵامی پرسیارەکان سوپاس دکتۆر. وڵاوی کە پەیوەندی بە منەوە هەیە بەلایەنە کۆمەڵاتیەکەیەوە دوورا بەڕێزە باسا کرد. ئەزانی چی زۆر لە ڕۆمانەکان ئەوەی کە ئەخوێنیتەوە هەڵە تەنها قەرەجەکانیش کە کۆچەکەن شێتەکانی خۆیان بەجێ نایڵن، هەر شێت بە شێتێتی خۆی هیچ مجتمع عقلی زیانیە کاتێک کە سەفرەکەن شێتەکانی شەبن لەگەڵ خۆیانە. بەداخەوە ئەم حکوومەتە ئێمە تەنها ئینسانە عەقڵەکانیشی لێ زیایە و ئینسانە زۆر کەفو و بەتواناکان. ئەوەی کە لە زانستی علمی اجتماعی سوکانە لە کۆمەڵاسی دانیشتوانە زۆر قسەی لەسەرەکرێت بنەمای پتەوی هەر دەوڵەتێک بریتێ لە گەنجەکانی و کاتێک گەنجەکان شۆڕشەکانی دنیا لەسەر دەستی گەنجەکرێ و هەچی بەرگریەکانی سنوورەکان هەموو دنیا لەسەر دەستی گەنجەکرێ و هەچی داهێنان و ئیبداع گەورەکانی دنیا لەسەر دەستی گەنجەکرێ. بەداخەوە وەکوتم خەڵک شێتەکانی خۆی بەجێناڵێ بەداخەوەمان تەنانەت بێباک لە ڕۆشنی باشترین لە ئەمریکا ساڵانە شتێکی پێوترێ هیجری عقول. ئەمریکا گەڕێت کام بڕۆ سایتی سەفارەتی ئەمریکی بکەرەوە ئایکۆنی تایبەتی تیا بۆ کەسانی کە خەلاقیەتیان هەیە کە داهێنانیان هەیە کەمانن لە هەموو عالەما بە مەمنونی و بانیانەکەن. بەداخەوە ئێمە و گەنجانەی من نەگەر هەر لێمان زیاد بەرەڵای سەرجادەکانمان کردوون. ئەمە گرفتی ئەم کۆمەڵگایە کە نە لە گەنجێ پرسێتەوە، نە لە ژنێ پرسێتەوە، نە لە مناڵی پرسێتەوە، نە لە سیستمی پەروەردەیە پرسێتەوە، نە لە هێزی کاری پرسێتەوە. پرسیاری دیکە لێکراوە؟ پرسیارەکە هەرەوە بوو. زۆر سوپاس. لەنجەخان پرسیارتان لێکرا بوو؟ باشە. وەڵامەکانی کاکی هێمن وەرەگرین و دێمەوە لای لەنجەخان بۆەوەی دەسەر کۆی قسەکان ڕێی وەرگرن. بەڵێ لە سەرەتاوە من باسی ئەوم کرد کە ئەگەر ئێمە بەڕاشکاوانە قسە نەکەین لەسەر قەیرانەکان ناتوانین بەڕاشکاوانە چارەسەری بۆ بدۆزینەوە. ئەو واقعی کە هەیە واقعێکی تاڵە کە وڵاتی تێدایە و دەربازبوون لەم واقعە بەڕازگۆیی و بە ڕوحیەتێک دەبێت کە هەمومان بەیەکەوە بتوانین هەنگاو باوین بۆ دەربازبوون. بۆیە ئەوەی علاقی بە ئێمەدایە لەو فترە زەمەنی کە ئێمە چوینە ئەو شوێنە و ئەوەندەی پرسیومانە ئەم وەزارەتەوە مەهامی ئەم وەزارەتە بەداخەوە لە خواری ئەولویەتی ئەم حکوومەتەیە. من لە سەرەتای چوونیم بۆ ئەم وەزارەتە لەگەر کەسانی معنی ناو وەزارەتە کە دانیشتن و کۆبوونەوەم کردووە لە پارێزگاکانیشە بە هەمان شێوە لەگە بەڕێبەرەتەکانە بەداخەوە بەهۆی ئەم قەیرانی کە حکوومەت تێدایەتی کەمترین ئەولەویەت دراوەتە بۆم وەزارەتە. ئەمە شتان نەزانی پێشەوەی بچن؟ من وەکو خۆم بەر لەوەی بچم هیچ کۆنتاکتێکی ڕاستەخۆم لەگەڵ ئەم وەزارەتە نەبووە. بەڵام لە پێشووترا لە سەردەمی هەبوونی بودجەیە کۆمەڵک کارکرا بوو، بەڵام لەگەڵ قەیرانەیە هەمووی بڕاوەوە ئێستا لە ئەولەویەتی حکوومەتان نییە بۆەوەی کە بڵێ ئەم وەزارەتە چی بۆ گەنج پێ دەکرێتن چونکە خۆی حکوومەتەکە لە ئەساسدا وەکو باسمان کرد لە توانای دانیێتەوێ بڵێ حکوومەتی چی بۆ گەنج پێ ناکرێ ئێمە چۆن وەکو وەزارەت بیکەین؟ نە قسەکە ئەوەیە حکوومەت لە قەیرانێکە ئەم قەیرانە بە پێی لێکۆڵنەوەی شارەزانی ئابووری ئەگەر لە ئێستادا شەڕی داعش نەمینێ گرفتی فرۆشتنی نرخی نەوت بەرز بێتەوە و هەروەها گرفتەکانمان لەگە بەغداد چارەسەر بێتن و ئەو کێشانێکی خەونی مستحیل بەسم ئیندیکێتەرەکانی ئاماژەکە بۆی کە ئەمانە هیچی نەمێ بە پێی لێکۆڵنەوەی یان دراساتی شارەزانی ئابووری ئێمە زیاتر لە 4 ساڵمان پێویستە بۆ دەربازبوون لەم قەیرانە. باش زۆر سپاس دەکەم کاتی لەنجەخان هەندێک پرسیارم بە ناوی وەکو بستنەوەی گۆڕان لێکرا
ڕاستە من لەسەر پشتی بستنەوەی گۆڕان وشان نازیش دەکەم لە بستنەوە دەکەم و ئەوەی ئێمە لە ڕابردوو تا ئێستاکەش ئەوەی کە قسەمان کردوێت لەسەر گەنجە و لەسەر ڕۆڵی گەنجە لە ناو کایە سیاسی کۆمەڵایەتیەکانە وەکو خۆی جێبەجێمان کردووە هەموو ئەو جونگانی کە لە ناو بستنەوەی گۆڕانە سێ بەشی لە دەستی گەنجەوە گەنج بەڕێوەی دەباتن ئەمە ئەوەی کە وەک ئاستی بستنەوەی گۆڕان کە پرسیارەکە بوو وەکو حکوومەتیش من نوێنەری حکومەت نیم بڵێ نوێنەری ئەم وەزارەتەم پرسیارێک ما بوو داوای لێبوردنەکەم کاتم نەماوە ببوورە لەنجەخان دێمە لای جەنابتان دوای ئەوەی گوێت لە هەموو قسەکان بوو هیچ پرسیارێک لە تۆ نەکرا چونکە ئەزانن تۆش وەکو ئەنگلەیت هەیە و هیچت بەدەست نییە و بەرپرسیارەتیت نییە ینی قسەکە ئەوەیە دیسانەوە گەنجان چی بکەن هاوڵاتی لەم هەرێمە چی بکات ئەوترێت من ئامارێکم لە بەردەستە ڕێژەی تەلاق زیادی کردووە کێشە کۆمەڵایەتیەکان زیادی کردووە ژینگەی تاوان زیاتر لەبارە ئەنی هەموو ئەمانە هەیە و چاوەڕێ بکرێت خەڵک چی بکات ئەو قەیرانەی کوی ئەو قەیرانانی کە هەیە لە هەرێمی کوردستانە ئێمە ناتوانین تەنها لە گەنجات چڕیکەینەوە و تەسیراتەکانی لە گەنج ببینین و پۆلێنیکەین بێگومان ئەو قەیرانانە تەسیری لەسەر هەموو کایەکانی تری کۆمەلگا هەموو چونوتێژێکی کۆمەلگا کردووە هەر یەکەی بەقەدەر ئەوەی کە بەری ئەکەوێ بۆ نمونە کاکێ من باسی کێشەی ژنی کرد بێگومان کێشەی ژنێکێکە لەو کێشانەی کە چەندین ساڵە ئەم هەرێمە تاکو ئێستا نەیتوانیوە حەلی کێشەی ژن بکە وەکو ئینسانێک کە لەم کۆمەلگایە مافی ژیانی هەبێ بۆ نمونە چەندین بەڕێوەبەرایەتی کردوتەوە تاکو ئێستا یە تەنها مردوم بۆ ئەژمێرێ لە کاتێکا بەدەیان کچی گەنج ئەکوژرێ لەسەر مۆبایلێک لەسەر ئەوەی کە حەز لە کوڕێکەکە لەسەر ئەوەی کە ئێوێ ژیانێکی ئازادانە هەڵبژێرێ ئەمە بێجگە لە دەسەڵاتی ئاین و گروپی ئیسلامی و مێنتاڵیتەی خێڵ و ئەحزاب و ئەمانی کە تاکو ئێستا بە هیچ شێوەیەک نەیانێشتووە ژن وەکو هاوڵاتیەک گزارش لە خۆی بکاوە چ لە کایە سیاسیەکانە چ لە جونگەکانی تری دەسەڵاتە شوێنی بە ئێمە کە باسی گەنجەکەی خۆتەنە باسی کوڕ ناکەین ئێمە باسی احتیاجاتی کچێکی گەنجیژەکەی لەنجەخان هەستەکەی تەواوی ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی نەیانتوانی و سەرکەوتونە بوون تەنانەت لەوەی وا بکەن خەڵک فشاری دروست بکات کاک یادگاریان ڕێکخراوی مجتەمەعی مەدەنی حەلەقەی وەصلە لە نێوان خەڵک و حکوومەتە کاتێک کە حکوومەت گوێ لە تۆ نەگرێ کاتێک کە حکوومەت هەمانگی لەگەڵ تۆ نەکە کاتێک کە حکوومەت پارە نەیا بە تۆ کاتێک کە حکوومەت هاتبێت تۆی چکەمەی کە لێسا لە کوردستان ئاکرێ سیاست نیە حزبایەتیە بە ئەمە جاکەینەوە ئێمە بەڕاستی ئەمە پێی ناوترێ سیاستکردن لە مانەزانستیەکەی لایەوە مەسەلەی ڕێکخراوەکانی مجتەمەعی مەدەنی تاکو ئێستا ئەمانە پاشکۆی ئەحزابن تاکو ئێستا نەیانتوانیوە ڕاستگۆیانە گزارش لەو قەزەیە بکەن کە دیفاعی لەکەن بۆ نمونە دەیان ڕێکخراوی لاوان و گەنجان و خوێندکارانەیە تاکو ئێستا بۆچی ئەمڕۆ دیراسەیەکی لەبەر دەسانیە ئەم هەموو پارەی ئەم حزبانە تەخشان و پەخشان کراوە بۆ ئەم ڕێکخراوانە تاکو ئێستا بۆچی نەیتوانیوە ئەمڕۆ بێ بەڵگەیەکی بەدەستەوە بێ بڵێ ئەمە دەلیلەکانی کۆچکردنی گەنجە لە وڵاتە بۆیە بەڕاستی کێشەکان زۆر لەوە زیاترە هەموو کۆمەلگا پێوە گلاوە و هیوادارم کە کێشەی سەرۆکی هەرێم یەکلا بێتەوە ئەم لەملانێ سیاسیە بەرەو ئاسوویەکی ڕوونان بەرە بۆی سپاس بۆ لەنجەخان سپاس بۆ کاکی من سپاس بۆ کاکی من سپاس بۆ دکتۆرە شیرین نامەیەکم بۆ نامەم زۆر بۆ هاتووە کۆمنت زۆر هاتووە بەڵام ئەمە زۆر تکای کردووە ئەڵێت سڵاو تخوا لێی بپرسە بەڵام من ئەمە وەڵامەکە بۆ وەزارەتی ڕۆشنبیری و لاوان جێهێڵم ناوەکەی بەڕسمی خۆیەوە ناوی ناردووە ئەڵێ سڵاو تخوا پرسیاری ئەوەی لێ بکە لە بنکەی ڕۆشنبیری و لاوانی بەحرکە لە ناحیەی بەحرکە 80 فەرمانبەر هەن موچە لە وەزارەتی ڕۆشنبیری وەردەگرن و دەوام ناکەن دەوامەکەیان لە کۆمپانیای ئایسکرێم و مۆتەیە ئەو واڵێت ئەگەر ناوەکەی ویست وەزارەت من ناوەکە شێدەمێ بۆی بەداداچوونی بۆ بکات ئەزیزانم کۆنتڕۆڵەکانتان ئامادە بکەن نەچینە لای ڕاپرسی کۆتایی پرسیاری ئەم شەومان پرسیاری کۆتایی ناوەمەڵقەی دووجاری بکەرەوە دوای زیاتر لە 7 خولەک گفتوگۆکردن ئایا بەردەوامی قەیرانەکان لە هەرێمی کوردستان شیرازەی کۆمەڵگە تێک دەدات بەڵێ ژمارەیەکە لەسەر کۆنتڕۆڵەکانتان نەخێر ژمارە 2 بڕیارم نەداوە ژمارە 3 فەرمون دەست پێ بکەن ئەوەی ئێستا لەسەر شاشەکەی بینن هیوادارە ماوەڕێیانی کۆنتڕۆڵ ئایا بەردەوامی قەیرانەکان شیرازەی کۆمەڵگە تێک دەدات ئەنجامی ڕاپرسی کۆتایی ناوەمەڵقەیە کەمتر لە 5 چرکەمان ماوە لە 100% ئەم گەنجانەی لێرە حزوریان هەیە لە ئایدۆلۆژیا و بیرکردنەوە و حزب و ناوچەی جیاوازەوەن ئەڵێن لە 100% بەردەوامی قەیرانەکان شیرازەی کۆمەڵگە تێک دەدات و لەناو بەرنامەکە باسمان کرد کێوەکاری قەیرانەکانە لە ڕاپرسی یەکەمە ئەگەر ئەرکنەبێ عەرز بکرێت ڕاپرسی یەکەمە لە 152
ئەڵێن بەڵێ شیرازەی کۆمەلگە تێک دەدات 0% ئەڵێت نەخێر تێکی نایەت 48%ش ئەڵێت بڕیارم نەداوە بە کورتی و کوردی ئەنجامی ڕاپرسی یەکەم لە 152 بەڵێ لە ڕاپرسی دووەم 48 بڕیارم نەداوە دابەش بووە بەسەر بەڵێکەیە و لە 100% ئەڵێ بڵێ بەردەوامی قەیرانەکان شیرازەی کۆمەلگە تێک دەدات. سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران وەکو لایەنی تەنفیزی سەرۆکایەتی پەرلەمان وەکو نوێنەری گەل هەموو سەرۆکایەتەکانی ئەم هەرێمە ئەوە سامپڵێکە بەڵام تەواو حەقیقەتی تێدایە. شیرازەی کۆمەلگە بەرەو تێکچوونە چێت بەڕێی ئەم گەنجانە و ڕێی عامی خەڵکیشە. ڕێزی یادگار فایق و محەممەد نووری پرۆدیوسەر و ئالان جەمالی دەرێنەر قبول بکەن تا بەرنامەیەکی تر ماڵی هەموو لایەکانە میشاوەدان بێت.